ئەو جار تەبەن باس و دوێمی تۆدام کرد کە جەڕاشەوە تۆ تاوی باس و پێنمونەی زار و شێوە کاشکەری یا زمان و شێوە کاشکەری، یانێ کە پەنەژ ماچا زمان بە غەڵەتیە. من گەرەک ماچیوان جارێ هەر ئەوەڵ ڕاست و غەڵەتە ئەساسیەکە چانە کریان کە زمان و نیستەی کریان بە ستاندارد یانی پێوەەر لە جەکەیش کریان بە پێوراو، یعنی سەم تۆ مەترێ دەن ئینە پێوەرە، یعنی تۆ چی وەشپەنە پیمی ئیمەتە پەینێ قماشەشپەنە دیاریکەری ئانە مەترێن یا هەرچێوێتە شپەنە دیاریکەری ئینە قیاسا ئینە مەگنۆ لێ پێبراوەکە، یانیانەی کە تۆ پیمیش ئانێ کە پیمیش یانی پێوەرەکەت چێوێن پێوراوەکە چێوێتەرە. ئەگەر زمانێک بۆ پێوەەر بۆ ئەشۆم زمانێش بۆ پێوراو بوو، یعنی ئەگەر تۆ مەترێت بۆ مەترەکە قیاسا کیلوێت بۆ کیلوەکە قیاسا پێوەرە ئاکاتاشم چێوێچۆ بۆ تۆ پی مەترەیە جیاشکەری و پیمیش و ڕێکروزی مەترەکە عین و چیوی هەر قیاسێ هەر پێوەرێک کە تۆ دروستە کرد، یعنی ستاندارد یانی ئی پێوەرێ، یعنی چێوێدەن پێوەرە پێوەەر دایمە پێی چێوێن پێ پیمای چێوێن. فکرە باوەکە ئانن هەر زمانێ باچێن زمان و ئاخاوتنێ یا هەر شێوە زارێش و شێوە و ئاخاوتنی کە هەن، یعنی ئەگەر زمان و ئاخاوتنیت بۆ کۆمەڵە شێوێش بە هەر شێوەیەوە تۆ ئاردە کردە سیستەمێک کۆدی نووسراوە پێنیارە کردە بە زمان و نیستەی و وستت لێ مەکتەبەکە وەرجەڕا و جەیشێوە تۆ ئینە سەپنا مرۆوی شایتەریرە ئینە بۆ بە زمان ئینە بۆ بە پێوەەر پێچیشی تەوان پێوەەر پێ هیچی جەڕاستین وەروانەی ئەساسۆ مەوزوع و ستانداردی غەڵەتە لۆجیکی گەورەشن وە بەهۆ هەیمەنە وەرو ئانەی چوون یەککردەی کولتوری و زمانی لێ دەوڵەتی مۆدێرنینە دروست بۆ هیچەوە شائرد واچە ئینە زمانە اونەیش کە پەنەژمەند میسیۆ نەک پەنەژمەند میسیۆ ڕامەدریۆ پەنەژمنیسیۆ نەک پەنەژمەند میسیۆ وفعلا ئەشۆم ئینەی کە بۆ بە ستاندارد کە هەر شێوەوە ئاخاوتن و شێوەوە جاخاوتنی کە کریۆ بە کۆدی نیستەیش پێ نریۆرێ دماتەر تەعمیم کریۆ دماتەر کتێبەکەی مەکتەبیش پەنە نیسیا دماتەر بوو بە ئانەی کە خەڵک بەکارش باڕۆژیانی ڕۆژانەشەنێ و ئینە بەهۆ ئیێز و دەوڵەتیۆ بەبۆ ئی جێشەیە کە ئینا پەشتی دەوڵەتیۆ سەپیۆمل و هەر خەڵکێرە کە هەر خەڵکێ ئەشۆم ئینەی کەرۆ ئەگەر ئی زمانەیە فێر نەبوو ئانە زمانش هیچ ڕسمیەتێژنی ئەوە هیچ جەرمانش پەنەمەکردی ئەی ئینە چەنی وچنیە ئینە کریا بە هەن و نیستەی پڕێنە ئینە بی بە ستاندارد و ئەوی تەربی بە هیچ ئێو جێیشەژی ناچەنی ئەو هیچش ناچەنی و ئەو گەرەکش بۆ وەش کەرۆ ئەین و ئای سیستەمێ واچمە زمانی کۆدی نیستەیش پێ دوو وەش دروست کەرۆ ئەشم سەرکوت کردو ڕاژ مەدریەوە یعنی ئەگەر ئینە چێوێ تەبیعین ئێمە ماچمێ زمانزار ئەی خاستا تۆ جێشە پێچیشی پێینە ئینەی ساختەری پێینەی واشی ئینە زمانە ئانە زارە یعنی ئانەی پاسەش کردن کە ئانە شێوەزار بۆ دیالێکت بۆ یا هەر شێوێتەر ژناوێ منیەی ئینە زمان بۆ جێیشێن کە چا بینە مردانەرێ و ئی جێیشێ گر هێزە مۆ پینەی و گر هێزە چانەی سانەوە ئینەی کە هێز شەنەسمیانۆ و یاگێچەن ئەگەر جوڵێش بۆ سەرکوت کریو ئونە ناوێنیان نریان دیالێکت ئینەش ناوێنیان زمان جەکاتێنە مەوزوع و نیستەیەکەی نییە ئانە نییە کە ئینە زمان و نیستێن پۆچیست ئینە زمان و دەوڵەتین زمانە ستانداردا ئیلاقەش پانەوە نییە کە ئی واچمێ زمانە واچمێ زمان و نیستەیتەن زمان و نیستەی بۆ نەبوو ئەگەر بێ و سنوورە سیاسینێ
تۆ جەیشێت نەبوو سپێوت نەبوو و هێزێت نەبوو کە ئی زمانەیە سەپن و مل و ئەویشای تەریرە کە بە ناچاری فێرێش بە ڕازیە بە تەنا ئینە زمانە ئانێ وێ شاقسێش پەنەکەرە زمان نییە ئانە تۆ ستانداردت نییە وەروانەی ستاندارد ئەسڵەنە ئیلاقەش بە زمانیۆ نییە ئیلاقەش بە دەسەڵاتی و بە جێیشی و بە سەپنای و بە زاڵبیەی و بە پینیشاوە هەن وینەش پێنا و ئامانجێنە بێ کە ئەوروپانە کۆمەلگای پیشەسازی دروستبی پێویستە بە زمانێ بێ کە زانستەکەش پەنە بنیساوە و تەکنۆلۆژیا لواوەرەوە و نیشا خەڵکەکە مامەلەکەنە هەرمانە کەرێنێ زمانێ یعنی مربوط پی معمەلەوە مربوط بە زانستەکەیەوە کە تۆ بەکارژماری پێ هەرمانی ئینەشا بوو چێوە ئی زمانە دەسەڵاتدارە کە زمان نییە هەر شێوەزارەنجە شێوەزارەکە بەڵام جێی شێلوان پەشتیش و بیان پیچێەوە کە ئینە شۆم بۆ بەڵام ئەوێتەرێ مەبۆ با ئینە مەوزوع و ئی مەفهومە لێ زمان ناسی چەنە لێ دیالکتۆلۆژینە پێ نمونەی لێ زمان ناسی کۆمەڵایەتینە ئی مەفهومەنە کە پێی دیالێکتی پێی زمانی بەکارژمارە و دیالێکت وێش وشێوە یۆنانیە هیچ ئەسڵانانەی کە پێش بەکار ئامان عین و حاڵەتەکە ئیسە و زمانی کوردین هیچ ڕەب تێشبینەی پینە تازەیۆن یا پیچەم کە تازاوە یعنی ئامانەیە کەیسە دریانش بەنە دیالێکت ڕەبتش نیە پامانەوە کە گریکەنە بەکار ئامان ئایشا پێی وێشا بەکارهاردن جاچەوە من گەرەکما وەرە وەرەی بلو لێ ئانەی کە گێڵمە پێ ئاساسەیە کە نامان لێ زانستی زمانی و گۆشان نەئان پەنێ و چاوە ئێمە هەوڵ دەیمێ ئانەی دیاری کەرمێ بزانمێ چێش چێشە چێش زمانە و چێش زمان نییە جارێ وەڵێ گرچی وینە هەر با زمان پێسەر نظامێک کۆدی ئێمە هەوڵ دەیمێ یاومێشانە بزانمێ چێشە ئەگەر کەسێ وێش یاگێنە بۆ پێنمونەی چێوەکاوین و ئێمە ئیسە زانمیان بەڕێدا ئەرمانەکەرە و بێمانان واچمێ پێنمونەی ئانا ئەرمانەکەرەوە من واچوو بە تۆ یا واچوو چێنە من زمانم پێویست نیە چی چونکە چێوەکە وێش حازرا ئینە بێمانان من چێنە بەشمە واچووی ئینە کۆمپیوتەرە ینی چونکە ئینە گرتا وێندێش کۆمپیوتەرە پێویست مەکەرەوە مەگەر یۆن نەزانۆ کۆمپیوتەر چێشە دنیا زەینێکێشەنێ کۆمپیوتەر نەبوو اینجا تۆ تاوی ینی حەقشاواشۆ ئەرێ ئەی خاسە ئینە کۆمپیوتەرە کۆمپیوتەر چێشە یانی تا پێش تعریفکردی اینجا دوێ دنیای هەنێ دنیاوە هەنە ئی دنیا مادیە واقعیەنە دنیاوە تەرە هەنە ئینا لێ زەینیمانێ ئیسە ئی کۆمپیوتەرە ئەگەر وجودش لێ زەینیمانە نەبوو من ئینەی مەشناسووە ئینە مەزان و چێشە یعنی ئینە نیا لێ دنیەکێ منەنێ با 100 ساڵی واقعا نەبوو یعنی کەواتە ئینەی چاوە باسکەر و بزانمێ ئێمە زمانما پێ کام دنیە گەرەکە گەرەکمانە تعبیر کەرمێ جەڕا و زمانیوە گەرەکما کام دنیە وارمێ ینی چێش وارمێ هەنێ کە وارمێشوە پەیوی جەڕا و زمانیوە چێشە تەبەن لێ هەر کۆمەلگێوەنێ ئانەی کە لێ دنیا و ئا کۆمەلگای نەهەن لێ دنیا و ئا کولتورەی نەهەن گرت تعریف کریانەوە ینی ئانە نییە کە واقعکە نەوێشە نەهەن پێ نمونەی کە ماچمێ تاتە چاوە نامەکی ئامێنە کە ئی پیا ئی نێرە چەنی ئامێڵێ پێوەرە کۆ بێنێەوە چێ شاوستنەوە و ئی وەچە چای شاکەوتنەوە ئی نەشکردن بە تاتا نەشکردن بە ئەیا بەڵام ئاتاتەیە کە ئی زارۆڵەیە جەڕا و پەروەردەیەوە فێرش بۆ ئەشۆ مەسوو کەوتێ چەنی ئی تاتەیە کەرەوە معنێوە یعنی ئی تاتەیە دروست کردووە لێ گیانەکەیشەنێ جەڕاستینە ئی تاتە بایۆلۆجیە نیە ئانە تعریف و ئا کۆمەلگاینە پێ تاتەیت و پەیوەندی زاوڵە و تاتەی چەنینە پێی نمونەی پەیوەندی ڕەنگە لێ عەشیرەتێنە کە تاتەکە فرە توندا پەیوەندی تاتە و زاوڵەکە یا باگەڵمە پێی هێنی هەر ڕۆمانی لێ ڕۆمەکانە
اعتیادی چەنی واچمێ تۆ پێ بیان هەرەکە ورەشی پێ بیان زاوڵەکە چ ورەشی ینی زاوڵەکە پێسە مڵکێ تەماشەکریان و ئینە کە ئینە تاتەشا بایلۆژیان ئی زاوڵێ بەڵام کاتێک کە ئێورەشۆ ژوێناش پێ تاتەی ینی تاتە لێ گیانەکە و لێشەنێ تعریفە نییە کە تاتێوە هەن ئەگەر سەر و زاوڵەکەی چش ئەگەر کەراش بە کوی لە وێژمەوە بەکوشت ینی دوێ مەفهومێ جیاوازێنی پێ تاتێ وەروانەی تاتە لێ دنیەکی ئێمەنە تاتێوەن لێ دنیەکی ئەویشایتەرینە تاتێوەن ئەساسێ مشتەرەکی جەنانەی کە تاتە ئانەنەکە بایلۆژیان کە زاوڵە شایی کەوتە بۆوە بەڵام ئینە تعریف و تاتەکەی مەکە کەواتە چێوەکێ لێ ئێگەی گر تعریف کردێنێن لێ دنیەکی ئێمەنێ چێگەمانێ جیانەکە و لێمانێ ئالا عین و چیوی واڵی عین و چیوی تەنانەت کەش و کۆ عین و چیوی تەوەنێ لە هەورامیەوە معنێوە ژەنێ ینی تەوەنی لە یۆتەریۆ معنێتەرە ژەنێ ینی ئی چێوێ گر جارێتە دروستی کردێنێ لێ دنیەکی ئێمەنێ ئەی زمان چێشە زمان ئاڵ و گۆڕکردەی ئار و داوانە کە لێ ئی دنیێنە ڕۆمۆن لێ گردیمانەهانەوەمان دنیانێ ینی پێی نمونەی ڕووداوێ ڕۆمۆ ملۆ لێ زەین و من کەلوا لێ زەین و من جارێتەری ڕووداوێ بە معنا و بە مەشاعرەکە و هەستەکە و منەوە گرچ و چێوەکاوە دروسە کریەوە اینجا من باسش کەرو پێی تۆ وەروانە ئی ڕووداوێ کە من باسش پێ کەرو پێی تۆ ئا ڕووداوێ نیەنە کە بەرەوە بە مجەڕەدی و پێسە چێوە فیزیکی ڕۆژدان ئی ڕووداوێ مەشحونەنە بە یەک دنیا مەشاعر ینی بارگاوی بێنە بە کۆمەڵێ مەشاعری و هەستی و ئانیشا کاتێککە من پێ توشگەڵنەوە ئینە گرت پێ وەرە لێ جەراو زمانەکەەوە یاونوش بە تۆ ئێمە تەبعاً بین و گیان دنیەکێ لێما و دنیەکێ بەرینە زمان ماگەرەک نییە ینی پەی ئینەی ئی چێوێت لێ دنیەکێ نەقڵێ با پەی لێ من زمان پێویست نییە یانی چه زمان پێویست نییە یانی ئەگەر بێ و زاوڵێ بارمێ هەر زمانیش نەزان و بەڵام تاتەکە جەراوەرس و کەوت و تاتەکەی و پەیوەندی تاتەکەی و ئەیەکی و ئینیشا ئا تعریفەکەی ئاو تاتەکەژی نالاوە جەڕاو ئارس و کەوتەیە کە ئاو تاتەکە کە ڕۆشتنیش وەچیانە پێویستە بە زمانی نیاپەی ئینەی وێنە و تاتەکەی وێنا و تاتەکەی لێ زەینی تەنە دروست بووە کەواتە زمان چشکەڕۆ زمان ئامرازەنێ کە ئاڵ و گۆڕکەڕۆ بین و چێوەکا و ئی دنیێنە بین و تا کەسەکانە کە هەمان ژیان ئینامەشانێ ینی گردینێ لێ یەک دنیێنێ من ئینەم پێویستە پێت ماتەری کە من باسو ئی گیانەیە کەرو ئینە گیانێن کە کریۆ تەنها نەتەوە واشمێ پی معنا ینی ئەگەر باشمێ نەتەوە چێشەنە یۆن گیانەنە یۆن ینی ئا کەسێک کە کەسی نەتەوەیێنێ هاو گیانێنی ینی ئا چێوێ کە ئینێک لێشانە ئەمان مەشاعر و ئانەی کە هەن شاوەراومەر و چێوەکە ئا چێوێت لێشانە ئا مەشاعرەی دروستکەرایەنی وەروانەی ئەسڵەن مەوزوع و نەتەوەی ئیلاقەش زمانیۆنیە ینی چێوەمانە بە نامێ زمان و نەتەوەی زمان و نەتەوەی نییە گیان و گیانی هەن نەتەوەنێ وەروانەی چێوە کە ئێمە پەنەژواچمێ زمانی کوردی جەڕاستینە زمانی کوردی نییە ئێمە تاومێ واچمێ زمانە کوردیەکە تاومینەی واچمێ بە زمانی کوردی پێسە زمانی کوردی وجودش نییە چونکە تو واتە زمانی کوردی یەکسەر ملی باچی کامەن ملی پێی زمان و ئیتنیە نەک نەتەوەکەی طبعا وار و نەتەوەیەوە چێوێتەر هەن پەنەژ ماشا ئیتنی کریۆ ئێمە پەنەژ واچمێ میلەت کریۆ بێمە بە هەر چێوێ نامێتەرش بنیێمێ وەنێ بەس نامە زانستێکیش ئیتنیش پەنەماچە یا ئیتنیک ئیتنیک چێوێن ئینا سەر و خێڵیۆ ئەگەر خێڵ پەیوەندیەکە ونی بوو هیچتا بایلۆجی بوو کاتێک کە مەی پێ ئیتنی یەک بیەکەی واڕیۆ پێی کولتور و زمان و هونەر و ئینیشا وەرو ئانەی ئەسڵەنە زمانێکی زمانی ئیتنیەکانی جەڕاستینێ
سەکەماچی زمانی ئینگلیزی زمانی ئینگلیزی هەن و ئیتنیە جە ئیتنیەکان هەن و نەتەوەی نیە جەڕاستی نییە کەماچی زمانی فارسی زمان و ئیتنیە جە ئیتنیەکان وە کۆبوونەوە و کۆمەڵێ ئیتنیە پاسەکەرۆکە جیانێنەتەوەی دروست بوو بەڵام زوانەکە هەنووکێن هەن و ئیتنیەکان هەن و ئیتنیکەکان هەن و نەتەوەی نییە نەتەوە گیانەکەی کە تۆ زمانەکە بەکارماری جوانەکە بەکارماری پێگوزارشکردەی چەنەش ئاگیانە و نەتەوەی وەروانەی منێ چەنی کرمانجیە چەنی سۆرانیە چەنی کرماشانیە چەنی لوڕیە هاو گیانێنمی پی مەعنا هاو نەتەوێنمی بەڵام هاو زمانی و هاو هونەری و هاو کولتوری و ئینیشانێنمی ئینێمە جیاوازێنی بەڵام ئێمە هاو گیانێنمی و هاو نەتەوێنمی و پێی ئینەی نەتەوە بوو ئەشم ئیلانا کۆمەڵێ ئیتنیە با بە زمان و کولتور و وێشاوە با و هیچ کامشا زمان و کولتورەکەش نەفی نەکریەوە و بە شکڵێ ئازادانێ باوە یۆد لێ هەمان گیانینێ ئاکاتە عالەم و معناکە شاوێ و زمان چێشە زمان ئیلاقەش بە معناکاوە نییە زمان ئامرازانێ کە تۆ ئینەی یاونی پەوی جەڕاشۆ ناوێ زمان وێشەنێ ئیلاقەش بە معنایەوە نییە و دیسۆ سۆر غەڵەت بێ کەواتش ئاماژە عیبارەتە چانەی کە معنێکی و هینەکەی چا دەنگەکەی چا وشەکە و معنەکەی پێوەرن ئینە وشەکە کە دەنگین مادین نامێژنیا دال یعنی ئاماژە پێدەر معنێکی چشکەی نازەین دیانەکەنە نامێژنیا ئاماژە پێدراو یعنی مەدلول ماچۆ ئینەی ئێمە ماچمێش هەردووینی جەکاتیانە هەردووینە ئانەی ئێمە ماچمێش ئیسەمی قسا من کەروش تەنها دەنگەکەن تەنها فۆرمە دەنگەکەن ئەگەر خۆ معنێکی شەنەبیە ئاکاتە من قسم چەنی کەسێش کردێ ئەورامیش نەزانێ ئایاوێنێ چونکە معنێکی شەنی وێش بەرۆ ئاپیویز مەکەرۆ لێ وێشەنە معنێکی حازرەکەڕۆ ئیکۆدەیەکەرەوە وەروانەی ئینەی هەن ئێمە پەنەژماچمێ زمان پەیوەندیش بە گیانەکەیەوە ئانەن کە ئامرازێن وەسیلێوەن پێی گزارشکردەی جەمعناکا و ژیانی پێ واڕایەوە ئانەی لێ منەنە ڕۆم و پەینەی واڕوشوە پەیتۆ بەڵام بین و گیانە واقعەکە و منەنە وەسیتم گەرەک نییە ئامرازم گەرەک نییە ڕاستە خۆ ئانەی کە ڕۆمۆمێ لێ گیانەکە من مێنایی بۆوە چی چونکە ئینەی ئینا چێنێ وێنا و ئانێن کە ئینا بەرۆ ئاکاتە تۆ پێویستت بە کۆدی نییە پێویستت بە وێنەکردەیەوان ینی تۆ شێوەکەی وەرگیری لێ مادەتەرینە دووسش کردیوە پێسەنە ئانەی ئی ڕسمەیە و حسێن مسری پێنمونە حسێن مسری وێش و ڕسمەکەش پێویستش بە وەسیتە نییە ئینە هەر ئایا بەڵام مادێتەرەنێ ئینە ئایا بە گۆشت و بێک گۆشت و ئێسقاری نەمادەکە ژانن بەڵامانە مادەکەش کاغەزە بەڵام شێوەکە ئامان شێوە وەروانەی من پێویستم باهینێ نییە پێسەواچی وەسیتێ نییە چێنێ کە وەسیتێ کۆدی ینی چێوێ کە کۆد کریۆ چونکە کۆدەنێ چێوەکی واڕیە کۆد وێنە نییە پێی نمونەی تۆ جادێرە ملی ڕسم و گاوێ کریان ئینە ینی ئانەی گاوێ چاوە پراوە تۆ پێویستە بەینین یا ڕسمەکە یەکسەرانە و نیشانەمەوە ینی ڕسمەکە وێشەنە معنێکێنی ینی معناکە و فۆرمەکەش یۆن شێوەکە و فۆرمەکەش هەمان شێوە ینی هەر پێستەنانی کەواتم ئینە وەردەمەنە حازرا مادام حازرا ئێمە هینشکەرمێ ئیتر پێویستش پارەی مەکەرۆ ئێمە سیستەمێک کۆدیش پێ دروستکەرمێ تا نەقڵشکەرمێ پێیەگەی بەڵام زمان چێشە زمان سیستەمێ کۆدین کە سیستەمێ کۆدیبی ئاکاتێ ئەشۆم ئینەی لێ منەنە ڕۆم و کۆد کریو
دماتر بلو پی مامۆستا کاروانی لا مامۆستا کاروانی چۆ کۆدەکی کریاوە تا ئاڵزان و من چێش ماچوو کۆدیانی چێش پێی نمونەی من ماچوو پەیوەندی ئەینا بین و ئێمەنە بە لاسرکی یا چێوێچانێ بەڵام ئێمە گەرەکمانە کەس نەزانۆ کە چێش ماچمی مەیمێ ژمارەی منیە مێرە بە ژمارەکە قسەی کەرمی پێی نمونەی ماچوو 1-2-7-8 ئازانۆ 1-2-7-8 پێی نمونەی فڵانە چێوە بەڵام یۆتەر مەزانۆ چی چونکە ئی کۆدە کردەوە کەژ لە ئایوهن ڕەبتشکەرەوە پانەیەوە کە کریوە منیش کە ماچوش ئاچێوە حازرا لامۆ بەڵام ئی کۆدە ڕەبتش نییە پانەیەوە کە حازرا مەژبنی ئێمە پۆسە لکنان پۆرە شەرەپە ئینەی بشناسمێ شۆ چاگە کامن و ئاکاتە ئینە ملۆ لا مامۆستا ناجیحی دکتۆر ناجیحی ئاکاتە ئینە عینەکەی حازر کەرەوە هەمان ئاچێوە و لا من حازر کەرەوە دنێکی ئاینە ئی نظام و کۆدیە ئێنە ئی کۆمپیوتەرە پانەی هەرمانەکە و ئیچی وا کە من ئەپێستا دەشاموانە ئینە گر واریا بە 0-1 ماتەر واریۆ پی نیستەیەکەی ناوەردەمانێ یعنی واریۆ بە کۆد و نیستەی وەرو ئینە نظامێک کۆدین و هەر نظامێک کۆدی ئێمە تاومەی پەنەژواشمی زمان ئەگەر ئاما و ئینەشە دروست کرد یعنی نەقل و معلوماتیش کرد وەروانەی کە ماچمێ زمان و کۆمپیوتەری حرفەکەی چێشەنی 0-1 کەواتە زمان نظامێک کۆدین زمان ڕەبتش نییە معناکاوە و معنەکی ڕەبشا بە ئاواقعەوان کە هەن و ئینە لێ ئێمەنە وێنا کریەوە و ئینەی کە وێنا کریەوە ئێمە پێسە ئانەی کە ئانە بۆ مامەڵەش تەنی کەرمی و وێناکردەکە و لا ئێمە کە ئاچێوەیە تەنانەت کەرۆپانەی کە ئەپاسە بۆ کە ئێمە ویرێشە نەکەرمی ناک خودوچەوە واقعیەکە ئێمە وەرش گێرمێ جارێتەر لێوێمانە وێنایەوە بە وێنەیەوە وێنەش کەرمێ و ئام بەرەدە فلانە ئافیسارە بۆ پانەی کە هەن و ئینە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە خاستەر بەرگن و پێی نمونەی کاتیگۆریای خێزانی واچمی فلان و فیسار و ئینیشا ئینە هەر یاگێ معنێشە هەنێ یعنی چیش یعنی نظامێ کولتوریت هەن لێ ئی نظامە کولتوریەینێ ئی چێوێ کۆد کریێنێ وەکە کۆد کریێنێ ئی کۆدکردەیە نامێژنریان زمان کەواتە ئێمە دوێ جۆرێ زمانمە زمان و ئاخاوتنی قسەکردەی زمان و نیستەی زمانێ سەربەخۆن ینی زمانێن سیستەمێک کۆدین وەروانەی سیستەمێک کۆدین تۆ ماچی ئینە زمانە بەڵام ئینە زمانە ینی ئانە نا زمان و ئاخاوتنی دیالێکتە زمان و ئاخاوتنی زمانە چونکە نظامێک کۆدی جیاوازە چینی نظامێک کۆدی جیاوازە چەنی ئینەشە یەکە کۆدیەکێش کۆدەیە کە تۆ دمایی پەنەش ئایەکەی کۆدی کە تخم و کۆدەکەی کە کۆدەکەش پەنە دروستکەری جەدەنگین ئیسە حالەن من ئایەکە کۆدیا بەکار مارو پێ دروستکردەی کۆدەکە و کۆدەکە یاونو بە تۆ یەکە کۆدیەکە دەنگە مادەکەش یعنی ئی یەکە کۆدیە شکڵێوەن چەنی مادێوە چەنی ئی دەبێ ئینە شکڵێوەن چەنی مادێوە مادەکە نایلۆنا چەنی شکڵێەوە بازنەیی کە ئینەنێ بە هەمان شێوە ئی کۆدە دەنگیە کە من دروستش کردو شکڵێن چەنی مادەیە مادەکە چێشا هەوانە کە لێ سێکاوە بەرمێ کە بەر ئاما دەستگێوە چێنە هەن شکڵێژ مۆپی دەنگەیە ماچمەی ئێ ماچمەی لێ ماچمێ لێ ئینەی کە ماچمێ شکڵژ مۆپەنە ئی دەستگا یعنی تۆ دایمە قاڵبێدەن قاڵبەکە چێشکەرۆ ئی دەنگا دروستی کەرۆ ئی دەنگی یەکە کۆدیەکێنی ئی دەنگا وزمێ پاڵ و یۆی ئینجا کۆدێ دروست بوو و یەکە کۆدیەکێ کە دەنگێنی شێوە دریۆشا پەنە جەڕاو هەوایە کە گیریش و ماریش و بەریش ئی شکڵەی کە تۆ ئیلای قاڵبەینان کە مێش بنە ئێنەگەر قاڵبێنێ واڕیا پێڵێ قاڵبەکە یەکسەر دەستگاکە واڕی و قاڵبێ دروستکەرەوە پێوی تری قاڵبێ دروستکەرەوە ئینە کۆمەڵێ قاڵبێنی ئی قاڵبێ ئی دەنگا بەرکەرە ئانەی کە حەق و ئانێژەن واشمێش بنە پێوەر یا قاڵب بەڕاستی ئانە و دلێمانێ ئەنوو دەستگاکەین ئانە نییە کە بەرەمەکە نییە کە بەرەژوزمی
أنا نيا كإنتاجش كرمي أنا كإنتاجش كرمي أنا إنتاج بيكن بباوي قالبه وكريو تو وزي وكم ترى بو بين كردي بنزمي آدنگاين بو يا ببرزي يا بهر جوريتر أصلا جكاتني قالبه هيج كاتينه واشمي دوي دنگي عينو يبر ما كروه يعني متى تو بي قالبه دنگي بركري كآدنگايا كري بقياس دنگا كايتري سروا آدنگايا دوس كري متى كواتا آنيك براسي قالبكن إناد لي إيمانه آنيك شايستو آنين شوكيش دي بال آنن إيدزگانه جراسينه نكشي وجه شوكاتو كريش با إينه أو تري باري واشي إينه قرت عايد واهيني بين مني بفونيم يعني حرف بوازحي بس يعني زمان ناس كيجي نشكرها يعني فونيم آدنگي كيما ماشمش بين مني ما ماشمي لي بلام لي كومل سياقه جوازنا بكارج مالمي كاتي ماشمي دل شني ماشمي لال يا كال يا قل اي لي غير جواز يعني بلام اي قال بحد ديشن من نعم يعني حتى نجمع شو سنور بند ديشن اي دنگه گرنگ آنن چا سنور بنده برنشو که چا سنور بنده برشی یکسر واریو بدنگه تر یعنی تا حدود سنور بنده که تو پیتن گورانجا دنگه که نکری بلان سنور بنده که یعنی قلبه که تی پر کرد لی قلبه که اکا تا دنگه تا واران بدنگه تر پینمونه لی چنی لی دوی قلب جواز یعنی و دوی سنور بنده جواز شانی ليكي نزم واشي سوق واشي تشنيج واشي حتى حد كوش انا من هو انا تو مشكله دنيا يا وينهن شي چونك تو قلبك سنور بندك انا برنشيان حدك انا برنشيان زاني بيسنا شي بيسنا اني بين مني اي كرسي تاوي گورش كري هر كرسي تاوي گلانش كري هر كرسي يعني بلا ما غربي و پانش كري دسکاش فلاوان تر كري دسکاری سنور بندکش كري شيوکش كري اكاته بو بين قنفه بو بچويتر خاصه يعني اين حدجن قرتشي حدجن كاته كتشوبي تشوي بي تبنما واتشو حدجن سنور بندجن چا سنور بندنه اي چو هر اچونه يعني اي كرسي اگر كچج لار بو هر كرسي اي كرسي اگر باشكله گوره تر چانه دوسش كري هر كرسي يعني ليش بار جوره الى اولاش بنكري اگر سنور بندکش تی پر نکردر چشا هر لینه اصلا اما اینه ماشمیش استاندارد وجودش نیالیشانه چون که این لی که اما ماشمیش اگر بیو لی لجه و دیالکت استاندارد بو هنه اوی تری استاندارد نبو آکاتا این لی اشم گردو یاگا کان عینوی وچیو و آکاتا قیاسه پیوره کن اشم گردی عینوایی پنه کرمی قرد عینوایی شا پنه نمه یعنی من چنی گل چنی کال ایلی چنی منی نیا ایدوا کرویو یعنی ضرورت دنگی کن نمازو کروشاویو ورو آنه اینه گر شیوکا و قلبه اینه سنور بندکن اینه قلبکن قلبك وجمه بو پاشي ويا كقلبك برجمارو قلبك چيوين اني كقلبك دوسش کرو برامج مارو چيوي ترى يعني قلبك عباره نيا جچيوي چاشي واكويش برامج مارو قلبك جيگيرا برامات وكي كريو بين مونيتو اي قلبه كچه مادكش كم كرينه برامات وكو كچه لار بنشو بلا مامان شكلك وش قلتنش اتشانا ورو اني هيج فضلانيا بينو الفوني وفوني مينا اما واشمي اللي فوني ما بلان بين موني واشمي بركوتكش انا واشمي سبين موني ماشمي صد ماشمي صد تشانا صي ماشمي صي فوني منيا سورانينه ماشمي الوفون وتشين سينين بسواتي سين فوني بو جاكاتي انا سيني فوني منيا يعني السيني جر شيوان جا إنكي هالشيوان جا شيوكا بلا مي عمين السينا كشانيان ري بفوني مكي
چانە وەروانێ سێکێ مەتاوی پاسە بینکەری کەریش بە سێ پشێ قەڵەوەشکەری واتەن شاینە ئەلەفۆن وانین دەی ئی سینێ سەدی چەنێ ئەلەفۆن و ساڵین با پاسە واچمێ ساڵە نە سێکی عین و سەدەکەی مەوچوو یا سێو چەنی ساڵی ئەمان سێ نیەنی ئا سێوە کە ماچیش چەنی ساڵی ئی دووە سێ کە چانە میشاکەری هەمان سێ نییە وە ئینە سنوور بەند دەکەی تێپەڕ مەکەرەوە وەرو ئانەی ئوینێ گر شێوە و ئانێنی یعنی گرت ئینی بەرەماتوەکەن ئەوی تەر ستانداردەکە جەڕاستینە ئینەن کە شێوە جیاوازە بەرەمارۆ نەک شێوە جە شێوەکە ئێمە کەرمێ پیقاڵ بەیە و ئەوی تەرێ چونکە ئەوی تەر یەشۆم گروار یا کاتەشم جیاوازی نازی بەینە فکرێوەن گەرەکشا گرد و زمانەکە کەرەوەیۆ نەگەر کەرۆشاوەیۆ چێگەم من وشەوەم واتە ئەمریکا چەمان وشە پا ئاوازە وچۆ وەکە موزیاژ نەبوو وە ئینە چێوێ مەحاڵە وەروانەی ئینەی پاسە ویرێکەرەوە بەڕاستی ئینان لێ وامینە بەڵام ئیوە مەسەخ کریانەوە مەسلحەت و چشینە مەسلحەت و ئیتنیەنە کە سەردەستە کە جێش و هینژان وە زەرەر و ئانیشانەکە ئی هێزەشەنیان وەچێنە زمانەکەش کریان بەزار پێ ئێ کریان بە زمان ئیترانە گرنگ نیە ئینە سیستەمی ئاخاوتنی جیاوازە چینە جیاواز نییە ئانە گرنگ نییە ئەی پێینەی بارمێ ڕاستەشم چشکردنی ئاشۆم بزانمێ زمان و ئاخاوتنی قسەکردەی سیستەمێک کۆدی سەربەخۆن زمان و نیستێج سیستەمە کۆدی سەربەخۆن نیستێج عین و چیوی چەنی یەکە دەنگێکی قاڵب شاهان سنووربەند شاهان نیستێج سنووربەندشە نیستێج سیستەمێک کۆدی تەرە ئەس سیستەمە کۆدیەکە چێشە ئەو واتمان مادەکە شەوان قاڵبەکە شکلێن کە ئی دەستگا مۆشپەنێ بە هەر دەنگێکە تۆ وە سنووربەندەکەی نالێ قاڵبەکەینێ ئەی نیستەی چێشە یەکە کۆدیەکە چێشە کە تۆ پێسە ڕسمێکەری یا منیسی ئەڵێ خاسە ئینە شکلێن مادەکە چێشە عیبارەتە چا ڕەنگەیە چا مادەیە کە تۆ بەکارژماری جاران مەرەکەب بێ پێنمونی ئیسا ماجیگەی کە من پەنەژ منیس و مادەکەش چەنەن دەستی چم شکلەکەش چەنەن شکلەکەی مۆ بە حرفەکە بەرمشۆ وە یەکە و زمان و نیستەی حرفە فۆنیم نییە چونکە زمان و نیستەی عیبارەتە جە سیستەمێک کۆدی ئیلاقەش بە معنایۆ نییە یەکە و زمانی نیستەی حرفە یەکە و زمان و ئاخاوتنی دەنگە ئەفرعالە باچیانە چانە قاڵبەکەما جا کردێ چەنی ئانێکە شێوە جیاوازەکە ئادەی بزانمێ چێنە چێشە چێنە لێ پێنومنێ من منیسوش ئی لێ قاڵبە ئاجان و چوی قاڵبە من لێکی گەورە بنیس و هەڵ لێنێ لێکی گولانە بنیس و هەڵ لێنێ خاسە بە خەتی ڕقع بنیسوش هەڵ لێنێ بە خەتی نەسخ بنیسوش هەڵ لێنێ خەتە جیاوازەکەی پێسە شێوەزارەکە و شێوەزارەکەی پێی زارێکە عیبارەتە جە قاڵبەکە یا زمان و ئاخاوتنی شێوەکە و زمان و ئاخاوتنی پێی زمانە ئاخاوتنەکە کە عیبارەتە جە قاڵبەکە و مەژگی عین و خەتەکان پێی ئا قاڵبەیە کە ئا حرفانش لێ مەژگیتەنێ ینی پێی زمان و نیستەی وەروانەی خەتە جیاوازەکی شێوەکە و چێشینی زمان و نیستێنی ئەی زمان و نوستەی چێشە سیستەمێک کۆدین کە بەچێ ژەرمانەکەرۆ بە کۆدێ کە پێکاتێوەن جا مادەکە ژمارەکە با چەنی شکلێکە دمەیمش بنێ ئەو مادەکە شەوان چەنی شکلێکە مەیمش بنێ ئەی ئێوشاو ئەگەر ئێو دەستگێەوە بوو پێ دووسکەردەی دەنگەکە ئەی ئێو چێشەن ئێو پەنجەکان بەکارماری ینی ئەگەر ئێو بە دەستگا دەنگەکە بەکارباری ئێو پەنجەکە بەکارماری چەنی ئامەرەکە بەیەکە هەن ماریش بە پەنجەکاتۆ جەڕا و پەنجەکاتۆ چ شکلەکەی مەیپانەی پەنجەکەی تو جوڵە و پەنجەکات وا جوڵەیە کە تۆ مەیش بە پەنجێت شکلەکەت پێ دووسکەڕ
وأجر إما واشمي زمان ونستي زمان بو والشيويش با أنا شيوة كيش جراسين ديالكتو زارو زمان وأخوتنا كشيوة زمانك وأخوتنين يا أي كيشا الشيوة نستكان بەڵام چێش کریان چینە زمان و نیستەی کریان بە قاڵبەکە زمان و ئاخاوتنی قسەکردەی کریان بە شێوەکە و ئاوی جەکاتیان ئینە دوێ قاڵبێنێ ڕەبشانیایۆ یعنی قاڵبەکە و نیستەی قاڵبەکە و بەراردەی دەنگەکانیان ئامان زمان و ینی دوێ سیستەمی کۆدیە شتێکەڵێ کردێنی ئامان واتەنش زمان و نیستەی قاڵبە ئانە و زمان و قسەکردەی هەر شێوێ بوو ئینە چێشە ئینە بەرەم هاتووەکە و ئاین جەکاتێنە ئینە پاسە نییە زمان و نیستەی زمانە سەر بەخۆن زمان و ئاخاوتنی زمانە سەر بەخۆن چی چونکە دوێ سیستەمی کۆدی جیاوازینی نەکەر ئانێ ئەسڵەن زمان و نیستەی هەن و زمان و ئاخاوتنی چی؟ چونکە ئانەی تەناو واڕیان چێشە ئانەی واڕیانی یەکە کۆدیەکێنی یەکە کۆدیەکە ینی چێژانی شکلەکە و ڵێکی ئینە یەکێوە کۆدینە شۆم ئینشا دەمی پاڵ و یۆ جا کۆدێما پێ دروست بوو پێ نمونەی ماشمێ درەخت دێ یەکێوە کۆدینە رێ یەکێوە کۆدینە ئێ یەکێوە کۆدینە خێ تێ ئینەگەر یەکەی کۆدین ئەوینە دەنگا ئێنەر نیگارا و هینە خاسە ئەی کۆدەکە کامەن کۆدەکە درەختەکەن درەختەکە کۆدا پێچیشی پەی وێنە و درەختی کە ئینامەژمەنێ ئانی کە گەرەکما من جەراوی کۆدەیە ئەو نوژبەتۆ بەزلات و چۆ گیانەکە و تو چەنان گیانەکە منی چەنان من ئینە و پێکیان و ماچوو پینەی رەپەنە و ماچوو مەبەستم ئونەن کە ئینا لێ درەختەکە و لێوێت نەک ئانە وێمە پێکیان و درەختەکە و پێمەکیان و من کۆدەکە و پێکیان و چی چونکە درەختەکە لاوێتەوە هەن کە لاوێتەوە بی من کۆتکیان کۆدەکە پێی ئانێن ئینەی جا کردیەوە کە من چێوە ئی کۆدەتە پێکیان و مەبەستم کامان مەبەستم درەختەکەن ئاکاتە درەختەکە حازر بۆ لاتۆ یا مەبەستم ئازادە ئازاد کەسێن کار دیمام شناسمێژین وێنەکەشی نازێنمانە ئازاد حازر بۆ بەنویستێش پێکیان و ئەین و چیوی مێوەردەم و تۆوانی شۆ کۆدەکەی بەوانایە کردیەوە بە چەمێ کردیەوە بە وینای کردیەوە کە کردۆ یەکسەرامان دەخدوست بوو ئێشا بە ژنەوای کردی شۆ کۆدەکە یعنی من بە واتەی ماچووش تۆ بە ئژنەوای کۆدەکەی کردیەوە من بە واتەی کۆدەکەی دروست کرد و بە یەکە کۆدیەکە تۆ بە ژنەوای کۆدەکەی کردیەوە ئەوی تریش من بە نیستەی کۆدەکە دروست کرد و کۆدمەوە نەپەی تۆ توش کۆدەکەی بە چێش بە چەمی کردیەوە یعنی ئەسڵەن وەسیلەکەی جیاوازە ئینە چەمێنێ ویناین ئەو ژنەواین بۆ کردین ئەو شانیستەین ئینە ینی دوێ زمانی جیاوازێنی ئینەشا زمان و نیستەین ئونەشا زمان و قسەکردین ئەی چێ ژۆن لێ ئیدوانێ ئانەی یۆن لێ ئیدوانە زمان و نیستەی چونکە زمان و ئاخاوتنی وەڵێ گنۆمل و زمان و نیستەیرە وەرو ئانەی زمان و نیستەی وەش ئەساسۆ جە زمان و ئاخاوتنی دروست بیان وەرو ئانەی زمان و نیستەی ئەسڵەن سەر بە زمان و ئاخاوتنی پێچەوانەوە ئانێکە بچوە زمان و ئاخاوتنی زارا ئەو زمانە ئەسڵەن ئێوە سەرپایین چی؟ چونکە ئا سیستەمە ئا نەریتە کە نەریت و بە دووادایەکاتنی ئیسە من قسێ کرد و ماچوو دێ خێ ئێ خێ تێ شۆنی یورەی نیشە ماچوو ئینە نظام و بە ئانێن کە دەنگەکێ شۆنی یۆرە بە تەسەسول ئی تەسەسولە کە من دێ و ئینشا شۆنی یۆرە ماروو تەسەسولەکە وەرگیریان یەکە کۆدیەکەی بە پاوە تەسەسولەیە و زیاپاڵوی کە منی سوش درەخت دێ یەکەم جار بە دەنگ دێ ماچوو ئینجا ڕێ ماچوو ئینجا ڕێ منی سوودما دێکی اینجا ئە منی سوو چێچەر ئە ماچوو خێ منی سوو تێ منی سوو یعنی تەسەسول و ئینەی دێ رێ خێ تێ ئینێ هەمان تەسەسولوانەی کە ماچووش کەواتە ئی تەسەسولە ئی ڕیزبەندیە ئی ڕیزەیە کە کەروش بەینەی کۆدەکەش پەنە دروست کردوون جا چیشی وەرگیریان جا زمان و ئاخاوتنی ئەی کەواتە زمان و نیستەی ئەشۆم شۆنی زمان و ئاخاوتنی بوون چی چونکە ئێوە بە مێژوویەنی ناوەڵێەوە ئانێ کەواتمە ئەگەر بە حسابی میتۆدە مێژوویەکەی کەرمێ کامە وەڵێ ئەوی نەبی ئەو چەنەشکەوتۆ ئێوە ئەشم دێت دریۆ پاڵوایی
کەواتە زمان و نیستەی هەن و زمان و ئاخاوتنی نەک زمان و ئاخاوتنی هەن و زمان و نیستەی بۆ دیالێکت و ئایی بوو نە ئێو هەن و ئایی ئێو دەریۆ پاڵ و ئایی ئەسڵەکەن ئینە گرد و چێوەکە هور بێڵنەوە ئاکاتە ئەگەر پاسە بۆ زمانی ئاخاوتنی باش بەرسەرە نەچوونکە زمان و نیستەی بەلایەن و کەمیۆ نظام و ڕێگوستەکەش لە زمان و ئاخاوتنەکەی وەرگرتن ئەیتەنا چێش ژواران کۆدەکە یەکە کۆدیەکی ژوارێنی مادێوە تەرش بەکاراردن شکلە تەرش بەکاراردن ئی یەکە کۆدیەشە دروستکردن کە ئێمە ماشمێ درەختی شکلەکانش چەنی مادەکەیش جیاوازە چانەی کە هەواکە مادەکەن من ماچوو درەخت شکلێتەر وەرگێرۆ ئینەی بارمێ ئەگەر ئی شەپۆلەیە دیاری کەرمێ ئی شەپۆلە کە من هەواکەم مێلی هەواکەی شکلێژەن چەنی واچوو ئازاد شکلێتەرژەن ئینە شێوە و دەنگەکان شێوە و دەنگەکان نییە ئێمە هیمان نەکردن ینی تەسویر نەکریان حازر نەکریان شێوەیەوە نییە ئەی کەواتە دوێ سیستەمی کۆدی جیاوازمان هەنی وەچەوە دوێ سیستەمی کۆدی جیاواز مێمە بێ مەتاومێ واچمێ یۆشا سەر بەوین وە کەس شاسەر بەکاوی کەسیشانە ئینە دوێ زمانێمان هەنی زمان و ئاخاوتن و زمان و نیستەی ئەچێنە پرسیارە دووز بوو ئایا ئانی کەرمێش بە زمان و نیستەی کێشە عادەتیانی کان ماچۆ ئێمە مارمێ لێ کۆمەڵە شێوەزارانێ یۆشا وەرگێرمێ ڕێزمانش پێ منیێمێرە کۆدی نووسراویش پێ منیێمێرە ئونەی کەرمێ بە زمان و نیستەی هێجەکاتیانە ئونە نەکریان لە جەڕاستینە بە زمان و نیستەی ینی طبعا اینە سیاستێن مێ مارۆ و زارێ کە مارۆژ لێ لیستەکەی بە زەبر و هێزی پاسەش بە نەکەرۆ گر کەس پاسە تەلەفزوانەی کەرۆ طبعا اینە وەڵتەر لێ ئاینینە بەڵام بەوە پیرۆزی تێکستی ئاینیۆ پەینەی ئاین و وێژونیۆوە وە غەڵەت نەکریۆ و عەلم و تەجویدی دروستبی پەینەی تۆ پێنمونە قورئان ئاوازەش نەگنۆنە عین و وێژ وچۆوە یا کتێب و ڤیدای کە لا هندیەکاوە وەڵێ فرە وەڵێ واچمێت تقریبا وەڵێ تێتەوراتی چا خاسە ئای پانینی بێ ئای زمانەوانێ بێ چا سەردەمەنە ئای جاما هینش نیارێ ینی تەجوید ژنیارانە کە پەنێژ ماشمێت تەجوید یا علمی تازەنە پەنێژ ماچا فۆنۆلۆژی خاسە ئی کابرا ئینە ژنیارە پەی چێشی پەی ئینەی ئا دوعایە کە کریا گر کەس عین و یۆی کە ڕۆژا پەینەی دوعاکی پێسەواچی خەلەشانە بمونە بە غەڵەتی نەواچیش وەینە بەبوونەوەنێ چێوێ پیرۆزە پاسەش پەنە کریا کە ئینە ئەشم پاسە واچیش پێی نمونەی مەلێوە مزگینە کاتێکە زاوڵای فێرکەرێ نشیا ئا دەنگەشە بەرادە وەڵە ڤاڵین جای زاوڵە کوردەکە جایشانە بێ نەتاوێ واچوش بەس نشیا هەر واتێش بە زۆر واتێشە چی بێ نشیات تاوێژ واچۆش وە ئینە ڕەبتش بە مەوزوع و ئاینیوان چونکە ئینە تۆ ئی ئایەتێ کەوانیش بەکار ژمارین ماکردەینە ئەشۆم پا لەفزەق واچیش هەر ئینە کە ئاینین و ئامانگ لێ سەردەمی مۆدێرنە نەواڕیانەوە پەی زمانێن کە زمانی پێسەواچی ئایش مقەدەس بوو زمانێن کە تۆ ئینە زمان و وانایە و نیستەین ئای جەشم پاسەش پە نەکەرمی کە پۆلیسیش پێ بنیێمێرە هەر کەس پاسەش نەنویست ئانە ئەشۆم عقوبە دەریێ وە فعلەن پۆلیسی زمانی هەنێ چایاگەنە کە ستانداردەکە شاین مینا پۆلیس و زمانی هەن ئاکاتە تۆ پێی نمونێ ئەڵمانیانە ئەگەر بێ و تۆ بە نیستەیەوە خاس نەنویستی ئینەتە ڕەنگە قبول نەکردیۆ یاشم ئیتر متەرجمە پێبارە وەرژمە گێرا چونکە ئینگلیزینە بڕێ وشێنی یاگی ینی مرادفێنی ئەگەر بێ ئونەیشا بەکارناری ئینێشا بەکارباری قبول نییە ینی چێژانی پۆلیسێمە هەن بە کوتێکەوە مردانەرە سەرمان کردچەنی قسێ کەرمی یا چەنی بنیسمی ئینە تەبان چێوێ تەمام ناتەبەین و ئینە چەنی تەبیعەت و زمانی و ڕەوت و واڕیای زمانی نییە
ئینە قاڵبێ منیۆرە کە هەتا پاسە بۆ جەکاتێنە واقع و زمانەکە ئینە نمازۆ پاسە بوو پێنمونێ ئینگلیزیە ستانداردە ئیسە وەرە ئینگلیزی ئەمریکی شتەنەکەوتنەوە ئوسترالی شتەنەکەوتنەوە کۆمەڵێ ئینگلیزی تەرێ شتەنەکەوتێنێ کە جەقاڵبەکەی بەرمشە و کە جەقاڵبەکەی بەرشیە ینی چێژیانی بەردەوام یعنی ئینەی کە کریان بە قاڵب جەڕاستینە قاڵب نییە ئینە یۆن جەچێوەکە کە بەرکەوتن کریان بە قاڵب ینی بەرهەم و قاڵبەکەین کریانەوە بە قاڵب ئانە پێسەنە ئانەی پێنمونەی من مەتێ من بە قیاس کرچەوەش سەرۆ بەڕێکوپێکی هەن بەو مەتێ قماش پێم و ئاوی کردووە بە قیاس پێی ئەوی شایتەری جەکاتێنە وش مەترە قماشەکەم مەتر نییە قماشە بەس من بۆ قماشەکەی جارێتر کردووە بە مەتر ئینە حاڵەتێنە کە تۆ پێویستە بۆ تاوی کەریش بەس ئینە کەریش بە مەتر ڕاستەقینەکە ئەینەمە کردووە یعنی تۆ مەترەکەی تەری شاریەوە مەترە ئەسڵیەکە مەیجا قماشەکەی مەترە قیاسەکەی دروستکردی قاڵبەکەی دروستکردی ئینە مەکردیوە بەستان داردکردەی زمانی ڕێگی پرۆسەنێ چەنی ئانەی کە تۆ بە قیاسەکەی هینۆکردن جارێتر ئاوی کردووە بە قیاس وە قیاسەکەی تەری فڕەدەی وەی قیاسە چی فڕەدریان چونکە نییە وەردەمەنێ تەجیبی نییە هەستەکی نییە بەردەستە نییە قیاسێنی ئینات مەژگمانێ ئینات چێنێ کە چێنەبی ئەو ڕووپێکی وەروانەی گرچێ و گەرەکشانە ینی چی وێ زانستین کە تۆ وەردەمتە نەبوو تەرجە بەشکردی دەستش دەینێ خاسە وەروانەی ئینە بۆ بە قیاسێ معقول ئەشم تۆ یۆ چا بەرەماتوە کەری بە قیاس جەکاتێنە ئەوێ تەرێ چاق و ئانەی شان ئەن و ئا بەرەماتوەیە گرت با بە قیاس چکاوی بەرەماتوێ ئینی وە ئەو بەرەماتوە هەرگیز قیاسەکەیش نییە یۆن شێوێن جەشێوەکە ئاکاتە شێوە زارێکریان بە چێش شێوێوە زمان و ئاخاوتنی شێوێوە زوان و ئاخاوتنی کریان بە ئامان نیستێش پێ نریانەرە کریان بە زوان ئەوێ تەرێ کریێنی بە زار وە چێوێژ مشکیلە و نەتەوەی تاریف و نەتەوەی واڕیان ئیتنی کریان بە نەتەوە ئیسا ئانێک کە هەنێ ئیتنیێنی پێی نمونە ئیسا ئانەی کە پەنەژ ماچانەتەوە تورکیانە جەڕاستیە ئیتنیێن یانی نەتەوە نییە چونکە تورک ئانەنە پا تورکیایە قسێکەرۆ پا کولتورەیین کەرۆ بەڵام پێی نمونەی تورکمانێکی گولستانی کە ئیتنیە سەر بەخۆنێکی تورکیا و تورکیای ئایا شۆ میتر هینێنی ئایا پێسەواشی چێوایی نەکەنی ئێوە قیاسەکەن ئێوە بەرزەکەن ئەو نزمەکەن یا پێی نمونەی تورکەکی ئازەربایجانی ئازەریەکی یا تورکەکی فڵان یاگیتەری و چیانە مارۆ زۆر کەرۆ تۆ کەرۆ بە تورک بەڵام تورکەکی وێشکە وێشا تورکێنی ئینیشا هەوڵمە چی چونکە ئانەی نامێژنیان تورک جەڕاستینە وجودش نییە تورکەی کە ئاو پێسەنەتەوەی نیشکردن وجودش نییە ئینە ئیتنیەن وزیان یاگێنەتەوەی یعنی ئیتنیە تورکەکێتەنی ئیتنیە کە هەر ئیتنیە سەرپانەتەوەیان کە پەنەژ ماشانەتەوە تورکی و ئیتنیە تورکیە دەوڵەتی نەکردێنێ بە ئیتنیە ئانەتەوەیە کە پەنەژ ماشا تورک و تورکەکی تورکیایی ئیتنیە مۆدێرنە حەجیتەر ئیتنیە مۆدێرنە و تورکەکی پێنمونەی تورکمەنستانی ئازەربایجانی یاگەکای تەری ئینە هەریۆشا ئیتنیە سەربەخۆن و شێوازە زمانی تایبەت و وێژەنش و ئینێ پێوەرە ڕابتێنێ بە نەتەوەیەوە ینی نەتەوە ئینی یەک ژیان شان پێوەرە ینی بەمانەوە تەر ئەسڵەن نەتەوە دەوڵەت نەتەوەی تورکی نەتەوە و تورکیش نەفیەکردێنەوە چونکە ئیتنیەش بەردەن یاگی نەتەوەکەی بامان شێوە هەر دەوڵەتێتەری کە ئینەی کەروە پێ نمونەی ئینگلاندەکی چەنی ئێرلەندیەکە دوێ شێوێنێ جەڕاستی جە سەکسۆنی ئەگلۆ سەکسۆنی
بس إنجلندا كإثنين بين بنتوا ويلز يكش بولا رجعك شواشو منيش نتوينا جكاتنا هنا دو إثنين سر بيجنتا وإن تشكو أمان غلطة كتشاو أمان إثني تعرفون تويش بكريان يساوي رامي اثنين سوراني اثنين كرمانجي اثنين زازاكي اثنين لوري اثنين هنا اثنية كرديكيني كيك جياني هاو جياني بلام بزمانو كلتوري جوازو وزمانو كلتور اثني دياري كارو يعني بي إني إما سربا اثنية بيمي سربا همان زمانين مي سر يعني هاو زماني وهاو كلتورين مي هاو زمانو هاو كلتوركي هاو نتوينيني هاو اثنيني وكمال اثنيه كإني هني إني بورا آزادانه خاونو يك جيانيني ويجيانه جيانو معنا كان يعني تير يعني بينموني وشبيسي لا أحمي خانيو معنى كورج جيرو همان معنانا بي لا بسارانيو هنش يعني آتشيويد لجيانه كي ما نستيما پیدوست کراکانی ما ورا مروچه وکا و اینه که کردش نامینیان کردو اینه شب پی ورا گرد پانچا کردین می که هر یوشاد زمانن هر یوشاد کلتورین جراسینه جگه اینه هیچی ترمیه یعنی جگه آهاو جیانیه وکات من گورانیه کرمانجیه مجنو هزم کرو وزوم لی جیانه که جیانه کوی منیا برام گورانیه عربیه مجنو وزوم لی جیانه ترین يعني جيانا وكي كما همان جيانا جيانو معنا كما همان جيانا ورو أنا إما لآنينك الروحين يونمي نقل آنينك برجستو مادين كتو ماشي زمان إنيك قصيش بنكرمي وجودي ماديشن فيزيكيشن أناش من اسمي جالس وجودي فيزيكيشن وإن كود يعني أشوم كان مش أبيو وأشوم فيزيكي ما زمان أنا نكأي كودا دروسي كرو من كانوا شابيتو توش كاني بيمن جراو إنه يوم من زانو الدنيا كي تو نتشيش ومو تو زاني الدنيا كي من نتشيش ومو إنا تقريبا أسكرو تحدي أفر روشن بيو باسنيا كاني زيادة أسكرو روشن مبوه ورو آني إي موضوع أشوم آني يومينه جاري تصنيفه زمان ديالكتينا غلطة أساسه غلطة إما زمانو نستي زمان نيا زمانو أخوتني ديالكت بو زمانو أخوتني زمانو نستي زمانا يعني إما شومي مصطلح حوار من زمان ديالكت بي زمانو أخوتني زمانو نستي زمانو أخوتني كومالا شيويجاني زمانو نستيش كومالا شيويجاني وشيوكاو زمانو نستي رب شاب شيوكاو زمانو أخوتنا كيوني شيوكاو زمانو نستي عبارة جختك بلام شيوكاو زمانو أخوتني عبارة تاجا آدنگا كشيويج يا جاشاهني واش من الله كمال حالتي جاني وزمان أخوتني ماشي يوم ما شو خوا يوم ما شو خلا يوم ما شو خدا بينوني خدا هو رامي كنا بس خوا بك خوا هاد ببين يا خلا يا الله أيا الله إني قرديني يك حدودنا يك يعني سنور بندك تبر مكنا إني كسنور بند تبر مكرو أي نام شانياني ألفون وفوني ما أي كوا فوني مكا يو شاكرا بفوني ما يشاهد تدي كرا بالفون جكاتي أنا إنا جراسينه خوا نا الله أيا الله إني قرد شيء وكيني والله ما نسمع ويربو يقول ما شو هو يعني الله ما تشخبا يعني كيفين خفا نك خفا خوا أري أري والله كأجر مشكلة سراشتك أري إيسا شو وكيرونيني زارو ديالكتو إن شاء الله بردي مشتانه چون که زمانه برزنیا و دیالکته اما اینای وردمو شو زمانه شو کاو زمانو اخوتنی و رامینه کچنی کرمش بنیستی
اینجا دماغانەی باس و نیستێج کەرمێ قيادات حكم الراك هنا يفهموا وەڵاوێ ما کەرمش خافیما منیسمێ و شاری منیسمێ و ئەدەبیات منیسمێ و ڕۆمان منیسمێ و کە ئینە فراوان بی ئاکاتە وەرە وەرەی تاوامێ دەرسی هەورامیش بنیامێرە پێتەلە بکە بەشکم کەراش عقڵشا گێڕۆش یعنی سیستەمە پەروەردەی شانیانەرە پێی نمونەی کلدان و ئاشوروانی شاکە زمانی سریانی کە زمانێ مەردەبێ کە زی نەکریاوەیە بە فعلەن کوردی وێ زی نەکردەوە چێوە خاساکە کردنە بەس معقول نییە پێی هەورامیەکەی پاسەکەڕۆ ئینە معقول نییە ئیوەی ناشم بەڕاستی پێی تورکمانی کەبانی مشکلەی کە باسم کرد ئانەی گیان نەکردەوە قاڵبەکەی چەنی ئانەی کە تۆ ئاشەوە جیاوازاکە بەرگنا جە دەرەنجام و بەرەماردەیە وتانێ و ئامای ینی بەی یۆ چاچێوا کە تۆ بەرژماری و مادین کەریش بە پێوەرەکە پێ ئەویشای تەری ئینە تەبەن تا کۆگەملۆ تا مۆزوع و ڕێزمانیش بوو سینتاکسەکە و چۆمسکی ڕێزمانەکە و چۆمسکی کە ئیتر ڕێزمانە نەکە یاگی گرد و ڕێزمانەکەی تەریش گرتۆ جە ڕووی زانستی و ئای سەر و هەر هەمان غەڵەتی مەرزیارێ چۆمسکی دوێ چێوێژەن یۆشا پەنەژ ماچۆ ستراکچەری قوڵ یۆشا پەنەژ ماچۆ ستراکچەری سەطحی یعنی بنیادی قوڵ ئەگەر باین واشمێش چەنی بنیادی سەطحی ڕواڵەتی طبعا لە ئایۆ بنیادی قوڵ و بنیادی ڕواڵەتی چی بینەنە چێوێ هەن نامێژیان گواستنەوە طبعا یۆ جەتیۆرەکەش تیۆر و گواستنەوە ینی چێژیانی چەنی ئانەی کە بنیادە قوڵەکە نەهەن ئێمە مارمێش پەی بنیادە سەطحەکەی وە گۆڕانێر سەرمانمی ئینەوەش چکۆ ئاما چاوە ئاما پێن وونەی من ماچوو من ملو پەی بازاریم یا من پەی بازاری ملو خاسا ملووەکە کەوت دماوە بەڵام ئەوی تەرەنە پەی بازاریەکەی گنۆ دماوە ینی چێش ینی شێوە و دەربڕینەکەی ریزبەندیەکە ژواریە ئەویرش کردێ ئینەواریە نییە هەر شۆنی ستانداردەکەی ڕێگەڵۆ شۆنی ئانێرە گەڵۆ جێگیرا شۆنی ئانێرە گەڵۆکە گیری و شۆنی ئانێرە گەڵۆکە کۆنتترۆل کردی و ویرە شانەی کردێ ماچۆ جەکاتەنە ئیدوە بەرکەوتی هەردووی سنووربەندی ڕێزمانی زمانەکەینان ڕاش بەنە دریۆ کە ئیدوێ وچە بەڵام ئامە ماچۆ ئینە یۆشە بنیادە قوڵەکەن ینی سراکچەرە قوڵەکە و لێن ینی قاڵبەکەن ئەوی تەرشە ئانەن کە قاڵبەکۆ بەرمێ ئانەی کە بەرەمژماری وەکات و بەرهەم ئاردەینێ ئاو ماچۆ گۆڕانە ڕۆم بەڵام ماچۆ قاڵبەکە یۆن مشکی لە کەوچۆ مسکی ناشکۆن مشکی لە کەوچۆ مسکی ناچانە ئامان پێینە یا قاڵبەیە دیاری کەرۆ ماچۆ سەر و ئەساس و چیشی دیاریشکردن سەر و ئەساس و ئانەی کە بەرهەمێ ینی چێش ینی من ماچوو پێنمونەی من ملو پێی بازاری یا ماچوو من پێی بازاری ملو کام شا بنیادە ئەسڵیەکە کام شا قاڵبەکەن جەڕاستینە هیچ کام قاڵبەکە نیەنی هەردووی بەرەمە ئامێکێنی هەردووی ئانەن کە ئەگەر بە پاو پێ پیمیا و نەناوی تەر پێوەرە چێش بنەمە ئانێک کە پیمیش بەنەژ پیمانە نا پیمانە تەبامە بەس پیمیاکە پیمیا پیمیا شمکەینشکەری پیمیاکە چەنی پیمانەکە پیمانەکە و پیمیاکە خاسا پیمانەکە ئاگەرکەش بێ پیمانەکەی ینی پیمیا یۆجە پیمیاکەش کرد بە چێش بە پیمانەی و ئاما ڕستەکەش ڕستەیە کە بنیادی قوڵە نەهەن جێگیرش کرد پێی نمونەی پێ عەرەبی ماچۆ پێی نمونەی پێی کوردی تۆ ماچی سەرەتا فاعیلە دما ئانەی فلان مێ دما ئانەی فلان مێ دما ئانەی بە پاو کاتیگۆریەکە ئەی خاسە ئینە چێنەمێ ئەیچی واڕیەوە پێخانەوە تەری ئاماچۆ ئینەشە بنیادی قوڵە ئەوی تەر سەطحینە ئینە کات و قسەکردەی نەواڕیەوەیە
ئەیچەنی تۆ ئینە نیارە بە بنیادی خۆ ئینارە فکرە مرکزیانە کە چێش جملێشە کە ئێمە بەرە ژوزمی ڕستێ کە ماچمێش ئی ڕستە قیمەتش فرەتەرا جە ڕستەکەی تری و ڕستێەوە نزمتەرا وەروانە ئی کەرمێ بە قیاس پێی ئایی بە پاو ئی ڕاستکەرمێ ئاکاتە ئازادیان زمانە نەمامان یعنی تۆ قسەکردینە جەڕاستینە ئیجێ گۆرکێ کەری بە تایبەتی کوردینە یا گەوارڕای فرەفرن پێنمونەی تۆ جار و مەژوورەکەی ماری ئیلا ئانێ ماری ئۆلا ینی ئاخانێکانێ دەستکاری شاکردی فران ینی کوردی جارێ هەرمەجارە فرەشتە نەپەی ینی ئیسا مەکردیۆ دێرانە خانەکە دووسکەرێنێ کاتیگۆریەکە دووسکەرێنی ئاخانێکە ئینەکەش ملەونێ واشمێ کۆدێشە ملانە ئانێکەواتما کۆدەکە کە دووسکەری تەبانەر خانەوە پێی نمونەی تۆ ماچی بکەر بکەرانن کارمانەکی کەڕوو بکەر کریۆ ئازاد بوو کریۆ ئەسپێ بوو کریۆ مەکینەوە کریۆ ینی خوا بوو کریۆ هەرچیوە بوو ئینەی گرت تاوی خانە و بکەری نەبنێشەرێ ینی گردی ئینیشا تاوی بنێرێ هەر شێوێ کەوت خانە و بکەری ئانە ئاچێوە هەرمانێک کەڕووچانە لێ ڕستەکەینە هەرمانێژەنێ هەرچی کەوت پێی نمونێت تۆ سیفەت مەتاوی وزی خانە و بکەری باشمێ سوور مەتاوی وزیش خانە و بکەری چی چونکە سوور مەتاو هەرمانە کەڕۆ چێوێ کەڕۆ سوورە وز خانە و بکەریانی جملەکەت غەڵەتە ئاکاتە واشمێ ئانی کە گنا خانە و بەرکاری ئانی کە گنا خانە و کاری پێنمونێ و ئینی دمە ئانێ ئاریا گەوارڕایەکە هەن بین و خانەکانێت ئێوە مێوەڵی ئاری تەسەسولێژەن تەسەسولەکە تێکمشوو ینی مەلا لێ خانەکەی واڕۆوە پێی ئێگەی یا خانەکەی بەرەو وەڵێوە ئاما خانەکەش جێگیرێ کردی پێی نمونێ واتش کوردینە بکەر بەرکار کار هەن پێی نمونێ و جار و مەژووری چجاگێنە نیارێ خاسا خانێوە ناویش پێسە خانێوە نیاشەرێ یا پێی نمونەی ئاوەڵ ناوی کاتیش وست دیاگێ خانەش پێ دووسکەن ئاوەڵ ناوی شوێنیش وست دیاگێتەر ئینە تەسەسولە ژمۆ پەنەماچۆ ئینە یاگە خانە جێگیرێک تەسەسولە جێگیرەکە تابانی سە عەرەبی چەنی کوردی عەرەبی فعل و زۆ وەڵێوە ینی فعل هەن اینجا فاعلا اینجا مفعول خاصة جملة اسمي فعلي تشنري إينا برام كردينة تماشا كري فعل نيا ولا فاعل إينا ولا خاصة بباو إينش خانة كي ترسلوا خانة كواريا كترسلوا خانة واريا تشجومو أكاد تقص كردينة جما بيني شاكري أي خاصة جملة ماري بتاوي جملة وبين مندرج رنگ بدرس كردي تاوي رزش كريو بيبو واشي زمانه كان يعني حدەکەی تێپەڕ مەگەڕوە حدەی کە تۆ نیان تەرە سنوور بەندێ کە ئی جملە دوات وەرانوەرەکە نەیاوەنێ ئی جملەی ماچیش وەرانوەرەکە چۆ یاوەنە و جملەکەش بە دووزانوە ئاکاتە تۆ دە شێوێ دەنێ معقولا شێوێ شاباری واچی ئینەشا ئەسڵیەکەن و ئەوێ تەرینە مەژمانە هەن ئینەشایی قاڵبێ ئەوێ تەرێ نا ئەوێ تەرێ مەژمانە نیێنێ ئەوێ تەرێ کات و واتێنێ بە کاریگەری و بارودۆخەکە ئێمە دەستکاری شەکەن وغلطك لا شو مسكي شو رمو ورو أني شنه نيايري قلبي يو كردي بقلبي بيمانك غلطك هنا شنه طبعا لينا كي شنه باش من ديالك تكانه كاتا يوم ماري كريج بنيستي زمانو نيستي وباشي إن زمانه أبي ترينيني يعني إنه بتشج يعني رب قلبك يعني غلطك قريا جنها زانستو رزماني نهن زانستو فونولوژی نهن چونکە فۆنی مەکی فۆنی مێنریانەرە بە پێوەرەکە کە بەرجەستن ئانن کە بەرە مامان ئینە گریا گێنە ینی کۆ زانست و زمانینە ئی خەلەلە هەن تەبان تای سەقسیر سەر نەکرێن ئینەی کە منی سەقسیر سەرکەرووینە یەکەم جارە منی یاگێتەرەنە ئی ڕەخنە نەگیریانی زانستەیە کە یەک دنیا ئیشکالش دروست کردە و منیچ نه باسوانه کرو ما مسا چنی تو اینی برم آمان چنی تو بچه حقه تو کریش بپیمانه اینه نیا علم بیانینه اینه تچه تازن سردم تازن مه باسش کرا که تو پی نمونه
فوني مدن فوني ياجي وماشي مجرده ياجي تو ماشي الري ماشي إنا فوني مكان خاصة يا بيتكش بيمنيرة بيتكي ماشي إنا فوني مكان جا كاري قري موضوع نستينا تشينا يعني كشو نستينا جانشا أجر بيو فوني كدنجا كزبط مكريو خاصة أي دنجار جاري نوع ماشيش أجر كرد بحرفه أكاد تزبط كريان جاكات أنا باسنيا تو حرفه كيش أيج جورا منيسي قلانا منيسيش بلام حدا كيتي بارمكري إيديو شات يكل كرديني بيد مني صوب بي ما شو ينفوني ما هنا تكل كردي دو سيستما يعني غلطين كتو دو نظام كودي ماري تكل كري ما شي هنا أباسن جاكات أنا ما بوتي كل شاكري شي چون كي شي وكي ويشنيش جيجا أنا تو بيت سروي تختيو نيستا بيسا بيتي واتد إنا فوني ما جاكات أنا بيتا دنگنيا خاصة بس تو كريش بفوني من فيلا كريش يعني جرك تفوني مكي أبي باري كريبة بيمانك جاكاتنا أبي كماشيش بيمانك نيا وأبيش كم نسيش بيمانك نيا كيسا كان بي كمان جورب بنيسو بيمانك نيا قلانا بنيسوش يا سوزانو بختي رقاب بنيسوش بكام رنجي بنيسوش كامشا بيمانك هيش كان بيمانك نيا بيمانك يناتشينا سنودشان من تاو بي فربا جورا بنيسو هر بيبو تاو هر نوع بنيسو أنا بو بينوني عند سنة بيني بازنا وبازنا بو بيمانة كما تشيشا بيمانة كما بازنا ونياجا بازنا كا بازنا كينا تشيمني مجمني شيوه مجردة شيوه أشوم برجسته بو رنگي أنا فلان أنا شيوه ون إيشيوه كريو بجورا برجستش كري كريو بقولانا برجستش كري سيغوشة بينوني هر عینو چی سی گوشه تو کریو گورش کری کریو گوشه کاش واریار سی گوشن یعنی بلام حد سی گوشه تی پر مکرد بلام اگر اعمال تو سی گوشه که گوشه وش خطکی و پاسه پر نکرد بچماوی آن حد کوتی پر کرد که حد سنوره کوتی پر نکرد تو پیدن چه سنوره نه کاملا شیوه برکوت کردی یعنی باری برو ورو آنی هیچ کام چی شیوه شایسته و آنینیا که تو واچی پیمانه کن بەڵام زانستی زمانی ئەوروپینێ ئینە یۆ شاکریان بە پیمانێ چۆ مسکیمە یۆ چانیشا مارۆ کەڕۆژ بە پیمانەکە ئەوی تەر ماچۆ بەرکەوتۆ ئاین جەکاتێنە ئینە هەر ئایش یۆنجە بەرەماتوەکە چەنی تۆ کەریشوە پیمانەکەی پێسانێ کەواتم من بە مەترەکەی قماشەکەی پیمود مای قماشەکەی هەرمانەوە مەتریش پە نەکرد جەکاتێن قماشەکەم مەتر نییە ینی ئینە مەتەکەن ئینە ینی تێکەڵکردن بین و پیمانه و پیمیاینه آدوینه و اینه کریان موضوع و زمان و یعنی زمانی استاندارد و دیالکت دروست بیان ایجار عینو چی بین زمانی استاندارد طبعا هر یونجا پیمیاکا پیمانه کنیا پیمانه کنیا یونجا پیمیاکا کچی ایو کجا پیمیاکان ماراش کراش با پیمانه پێنمونەی تۆ سۆرانی کەری بە ستاندارد من چەنی هەورامیش پەنە پیم و کەس هەورامی زمانێتەرە چەنی پەنەش پیمی چەنی من هەورامیەکەش کە ماچوش ڕاستش کردووە یا منیش ڕاستش کردووە بە پاو سۆرانیەکەی ئێمە کردوینە و کوردی ڕێڕەوێ ڕاستشان زمانی کوردی ڕێڕەوێ ڕاستش گرتن وەر و مشکیۆ جا مشکلە گەورەکە و ئێمە چەنی دنیا زمانەکەمانە مەوزوع و دەوڵەتینە ڕەبتش پینەی پی ڕەوتەیەوەن کە ئێمە ڕەوتە تەبیعەکەما وەرنایان یعنی ئا غەڵەتێک کە ئایە کردن شاد شێوەکانێ ئێمە غەڵەتەکە قبول مەکەن یعنی چی قبولش مەکەرمێ چەنی یعنی ئەجۆ پێسەواچی هەست ئێمە هەن پێ غەڵەتەکەی و ئێستا نمازۆ قبولش کەرمێ و چێوە ئێمە دەوڵەتمانیە چونکە بێی دەوڵەتی وازۆ کە ئیستانداردا پیمیاکا کەری بە پیمانێ خاسە ئاکاتە کوردی کەری بە پیمانە پێ عەرەبێکە ئینا لێ خاکە کەوتۆنێ ماچی تووجە شوب کوردی قسەی کەری ئێ کوردی نەی قبول مەکەرۆ بین وێشانە قبولش مەکەرۆ چەنی ئەوی تەریش قبولش مەکەرۆ ئانا چوزان و کۆمەڵێک کەسێک کە پەنەشا ماچا سریانێ مەجموعە کەمێنی ئای تۆ ڕادریان کە زمانەکە وێشان مارەسە کەرا ئینە نییە کەمێنێ یافرێنی ئانەنە کە زمانەکە وێت تۆ وانێ و کوردی ئینە نێ و ئینە ڕامە دروی جاگێتەر پێی نمونە یۆجە دیالێکتە
دیالێکتەکانە زمان و ئاخاوتنە تورکیەکە کە هەن بەرەش تورکیانە گەرەکەش بۆ کتێبش بەنە بنیسی قەدەغەش کەڕوو هەر تورکین ئەتنیەتەرین نانی ئینەی کەوش بۆ بە نەتەوە وەنێ دژ و ئیتنیەکاوێتچە هەرچی ماود مایی نەباش هینێ هەن ئینا نزیک و سینی بە زمان و وێشا بنیسە کۆمەڵە کتێبێشا چاپ کردێ بێنێ تورکیا قەدەغە کردی یعنی ئیتنیەتەری تورکین ئەتنیەکان وێشایەنی هیچە پێنمونەی ئازەریەکی ئەگەر پا تورکیەیە نەنویسا کە تورکیای نیانەرێ و پاک تورکیە کتێبێ بڵاو کەراوە تورکیانە قەدەغێنی جەکاتێنە ئەتنیەکە وێشە کورد ئینەش نەکرد کە ئیتنیە بێ باشو من نەتەوەکەنا شمەی ئینای دەوار وەکە ئینەوە نەکرد دەوڵەتەوە مەبوو چونکە دەوڵەت داوا کەڕۆ کۆمەڵی ئیتنیە یۆشا بلو سەرەوە بۆ بەنەتەوە بۆ بە پیمانەکە ئەوێتەرێ با بە پیمێکی جەکاتێنە ئونەی کە بۆ بە پیمانەکە هەروەش پیمیاکە نایچ ئەی نەتەوەکەی ناشکۆنەی ناچێنێ ژەڕاستینە ئی بەرجەستە بێنە دنیاکێنێ ها دنیانە کە من چەنی زازاکێنی شوور ئاز کەر و چەنی براکە وێم نیشتە نارێ چونکە جەبێ مشتەرەکمان فەزەوە مشتەرەکمان چەنی کرمانجێنی شوورە عینی چیوی و هەستێ مشتەرەکەن کاسکەری تۆ فعلا ناوەستێندی ومن چنی کەسات تێکەڵ بێنە و فعلا ئاستەمە بێن هایکی ئاستشا بێن یعنی جاری چانە بێن ئەڵمانیا پێنمونەی لێسۆ مارکێتێنێ یعنی کەسەکەی وینی ئەجو ئاماشۆ ڕەحمە ململشەرێ فعلا ئەپاسە بێن ینی وانە دواتر قسێما کردێنێ و هەتەنش من زازاکینە تۆ ینی هەستش پە نەکردی هەستێ مشتەرەکەن و ئی دنیا و نەتەوەی دنیا و ئی مەشاعیر وەستانێ و ئی مەشاعیر و هەستی بە کۆمەڵێ زمانێ جیاوازێ هونەرێ جیاوازێ گزارش شاچەنە کەرمی و نەتەوە عیبارەتە چی ڕەنگا و ڕەنگی بەڵام هەمان دنیا هەر کەس بە گۆرانیەکە وێش هەر کەس بە زمانەکە وێش هەر کەس بە نەکەوێش گزارش شەنە کەرو وانەی بەستێنمی یۆ چێوێ معنەوین جەراسینە کوردبیەی چێوێ معنەوین چێوێ ڕۆحین چێوێن ڕەبتش بە دڵی ماوە هەن ڕەبتش بە مەشاعیرەکە ماوە هەن ڕەبتش بە زمانیۆ نییە ینی ئێمە بە یەک هاوزمانی کوردێنیانمی بە هاو هونەری کوردێنیانمی ئێمە بە هاوجیانی کوردێنمی و هەر نەتەوەیە دەشم بە هاوجیانی نەتەوە بوو وەروانەی ئینێ کە بە نامێ نەتەوەی هەنی نەتەوەی نییەنی جەراسینی ئینێ من نامێم نیێنی ئیتنی هەڵ ئاوساو ینی ئیتنیە کە ئەویشای تەریش قوت دێنی وێزل کردن وێژ وەنە بیان بەنەتەوە نا ئینە ئیتنیێنی و ئیتنیە دژ و ئیتنیە کە بەرز بۆوە دەوڵەت بەرزش کەرەوە بۆ بە زاڵم سەر و ئیتنیەکای تەریەوە کە سەر بە یەک نەتەوەینی یانیانە گرنگ نییە کە ئینە جەنەتەوە کەوێت تا گرنگانن ئیتنیە تەرە باز سەر بە نەتەوە کەوتوش بوو یەک نەتەوە بیدی بەڵام ئانە دوژمن و تۆ نەگەر بێ و زمان و کولتورەکەش بەرز کەڕەوە کەڕۆژ بە هین پێی نمونەی سویسرا ئا دیالێکتە سویسریەکە هەن سویسرانە ینی قسێش پە نەکردو ئا زمانە زمان وا خەوتنەیە ئەڵمانیا دۆیش بە ئاسانی مەیەوەشە هەردوویش ئەڵمانێنی ئی سویسریەکی بەیاواشە ئێمە هینەی کەرمێ بە زمان و نیستەی دنیا کاورە بوو چونکە ناسیۆنالیزم پاسەش کردن ناسیۆنالیزمی ئەڵمانی ینی ئەڵمانی زمانەکە ئانەنە کە ئا زمانەشە بەرزکردنەوە ئانەشکردن بە زمان و نەتەوەی ئێتر چەولاوە واچمی سویسرێکی بە ئەرجۆرە بۆ ئەشم پازمانەوە ئایشا وانامە تاوا دیالکتەکە وەشە یانێکە وێشە زمان وا خاوتنەکەشە کەرا بە زمان و نیستەی وەچێوە کە ئینە لواسەرەوە ئیتر تەمام ئەوێ تەرێ و قەدەغەن ئەوێ تەرێ تازە گرت پیمێنی ئایچ پیمانە ئێنە کێشەکەن ئێمە ئینەما قوبول نەکرد نەجەبەری قوبول ما کرد وێشکەرە و پیمانە پێی ئێمێ نەجەوێش ما قوبولش کردمێ پێی نمونەی سوورانیەکە وێشکەرە و پیمانەکە و هەورامیەکە و کرمانجیەکە و لۆڕدەکە و ئینیشاکەرە بە پیمیاکە و هیچ کەس هیچی نیشا پێهینەکە نیە پیمانەکە نیە و پیمانەکە ئاجیانەنە کە ئیناد لێمانە و ئێمە ئانەی کە ئێمە کەرۆ بە یانینەتەوە جارە ئیلاقەش بە زمانەکەیەوە نیە تا ئیلاقەش بە معناکاوان کە پی زمانە جیاوازە ئێمە گزارش شەنەکەربی وەروانەی چێوێ بە نامێ پیمانەیە
نییە و پیمانەت لێ یەک زمانینە هەن ئای چی وێ زەینین ئا قاڵبەنە کە حدودەکەی دیاریکەرۆ ئەنا بین و دوێ زمانەوە خاتنینە کە زمانی دوی ئیتنینێ کە سەر بە یەک نەتەوەین هیچەوە نییە یعنی ئێمە سۆرانی هەرگیز مەتاومی کەرمێش پیمانەیە هەورامی کەرمێ بە پیمانە سۆرانی کەرمێ بە پیمیا هینەی مەتاومی کەرمێ وەروانەی هینەکە بەستاومێ ئانەی کە قاڵبەی کە ئینا لێ زەینیمانە پەی دەنگە کاکە بەرەم شامارمی پەی ئاستراکچەرەیە کە هەن و ڕستەکە کە شێوازی جاجاژمای مێپەنێ شێوەکێ گرت پێوەرێ گرت ئینە گرت پیمێنی پیمانەکە نییە پیمانەکە گنا مەژگو گردیمانێ گردیما کە پاشێوە ئاخاوت ناقسی کەرمی پیمانەکە ئینا لێ تەوێڵەیەنە کە بە vê قسێکەڕۆ پیمانەکە ئینا لێ هێڵامپەیەنە کە نێرومێ وێتنی و بەکارمارۆ ئێستا سەرگەتە وێتەنی بەکارمارۆ پێ هەردووی پیمانەکە ئینا فلانە یا فیسارەنێ ئینە کوچە کێشەمان پێ دووسکەڕۆ ماچۆ زمانێکی من پەنەم پاسەن ئەگەر ئاماو ئێمە تەمان زمان و نیستێکمان ئێمە جەرینە یعنی زمان و نیستێکچەنە ئێمە هینەمانە پیمیا و هینمانە تەنانەت سۆرانی کە ئاخاوتنەکەش کریان بە کۆدی نوستێش پێ دروستکریان زمان و مەسعود محەممەدی کە پەنەژ منیسۆ یا زمان و هەژاری زمان و پێی نمونەی شاکر فەتاحینە یعنی تەنانەت لێ یەک زمان و نوستینە کە هەنوو سۆرانیەکەین ئاتێ کەستێک کەوانی شاوە نووسراوەکی جیاوازێنی یعنی هەر کەوانی شوەز بە جیاوازی کردی یعنی مەسعود محەممەدی وانۆ بارە پێ نمونە شاکر فەتاحی جوانۆ بارە بەختیار عەلی وانۆ یا هەر کەسی تر وانۆ ئینە زمانێن بە زمان و نیستەکەی یۆن بەس ئانەی کە چێنە مێ زمان و ئاخاوتنی نامان لێ نیستەکەی خاصە یعنی زمانەکە ژاری زمان و ئاخاوتنەکە وێ ژاردەن لێ نیستەکەی وەرو ئانەی چێوێ نییە بە نامی ئانەی واشمێ شێوەوە هەن ئێمە کردن ما زمان و نیستەی زمان و نیستەکەی عین و چوی ئایش ینی کاڵ بەکەش پێسەواشی ئینا دێمان ئێمە تاومێک بە کۆمەڵە شێوە ئینشکەرمی ینی وەروانەی نیستەی ستاندارد نییە نیستەی ستاندارد نییە مەتاوی باشش بەن ستاندارد وینە لێ ئەورامینە ڕادریان تەنان لێ ئەدەبیاتەکەی چەنێ ینی مەگەر پێسەواتی پۆلیس سەرشۆ بوو پۆلیس سەرما بۆ من شیعراشم پازمانەیە بنیسو خاصە پاشێوەیە بنیسو وەر پاشێوە مە بە شێوێتەر پێنمونێ سەیدەی ئەورامی ینی شارەکە و سەیدینە بەڕاستی هینەکەیان شێوێوە ئەدەبی زمانەتەر هەن ینی شێوەوەتەر هەن نەک شێوەوەتەر و ئاخاوتنیان کە ئامان لێ نیستەی شارەکەش تەمام هینەکەش جیاوازە وەروانەی شێوێ نییە بە نامێ ستانداردی کە تۆ قیاسێ بۆ چەندین مەتر دروستکەری پاسە شێوێ فیزیکی بەرەو دروستکەری ستاندارد ئەگەر بۆ ئینا لێوێمانە زەینین یان نیە وەچەنە کۆتایی مارو بە قسەکە و چێگە پیش جۆرەکە جەناب باشکەری من ساڵ ئیمانم پەنەش هەنوو حەقیقەتە و ڕاستە بەڵام ئێمە هەمیشە بیمی بە تاسحیە بە تایبەتی کتێبێ من دەستکەوتان وانای نوویسەی ئەلفوبێ بە هێن بوو لاتینی بوو یا بە ئینە پەنەش باشە عەرەبی کە عەرەبیش نییە یۆ چاگەنە مەقالە وانانە هێن و پێوە کامیات سابیر ماشۆ ڕەیە شاوێنە کە حکوومەت و کوردی بێ بە زەبر و تێڵایی سۆرانی کەر و بە زمانی ستاندار ئێتر ئەوێت هەرێ بە هەر قسێکەرا پێیوەشە یانێ ماراتۆ جواب قسێکەری ئەنا ئینە کە جەناب فەرماویش حەقیقەتە بەڵام ئایا کاربەدەسەکی وڵاتەکە و ئێمە یا وڵاتە تەری ئی حەقایقایە مزانە سەبارەت بە زوانی یاخۆ ئایا هەر زوان تەنها ڕواڵەتەکەشە بەبێ ئینە بلانت لێ فەلسەفە زوانی ئێمە تا دەزوانێ و گیرمەواتە شۆم ئاین و کاتی چەنە تۆ بەی نازی پەیمونەی سریانەکەش ئانە جاریشم پەروەردەکە شاورگیری نازیار نێواناشم ناچار شاکەری بە کوردیوانە تورکمانی عین و چیوی ناچارکەری وینە ویرۆکردەوە ناسیۆنالیستانە این ویرۆکردەیە غەڵەتەکە ئینا چێنێ ناسیۆنالیزم ڕەبتش بە نەتەوەیەوە نییە
ناشوناليزم اتنيه بنامينه توي وبرس كروبي كوملا مصالحه كربتش بازاريوان جراسي ورو انا يقسي يعني فريكريه وكاتويتش كمان يعني يبوشون من بي آي بخطر من ينسرو توزان وسرو كردي بلام هر آنش برشي كمان واد يعني وهر آنش برمشو چی چون كمان در انجام و آنی که لیکولنوم جا كردي کردن لیکولنوم جا مجوز مانکش کردن آپرسیاری ما کردنی خاصه چی فارسی یک ادبیاتش به یک زمان هن ادبیاتشان چی کردی چوار ادبیاتشان ادبیاتی برزی بانه بس کسی پرسیاری مکر انگلیسی یک ادبیاتشان ترکی یک ادبیاتشان بس کرد چی ملاي جزيري واحمدي خاني انا واشي حافظ وسعدي شي چلاوه مولوي وبيساراني خاصه يا احمدي خاني شولاوه بابا طاهر شولاوه نالي وسالم باشا سالم نالي ومحيبين اينتو ادبيات شني منيسيو بيسا واش من ادبيات كردي شني منيسيو عن فارسي متى يمنيسيو شو سرو يك خاتيو اين شو نامان ك اين ابيسي اینا میجوین آمان زمانکا ارمانه یعنی عقل ما پیسار مانه کرد تو 100 سال تر واش من استاندارد دوست کرد استاندارد علاقش بس بانو نیستیون یا یک دو استاندارد جیشش گرکا و کرد اصلا هیچ گروپی نکردم آکاتکا موضوع شابرس کردم که سورانیه که کریو با استاندارد حکومت وری مینه چولا شو کرمانجا که زختش سر زازای کا دوست کرده بی آکات زازای کی امی واچای مجاری اتر مادام پاسن ام زازای کی می یعنی کردی نمی هاور امی جامع عینو چی مادام تو کرد بی اینا قرخ کر پیوی تو اتنینی و کر با کردکه پیمیا کنی و کر با پیمانکه انا اتر دائما میجاب کردی مادام سورانی پیمانکه بو پی کرد بیمن من اشون بو بسوراني جا كردنا اكاتا من مو من كردكار بيوي مادام حسن يعني نامك تو مي باي چي ورواني ناوي بكرد مزاني ورواني او امان سورانيش كردن بكرد بيني واچش بنه سوراني كرد كردا سوراني كردنيا كرد چي كلين منيش كردنا توش كردني او تريش كردا ومن پیسا او رامی کردنا تو پیسا سورانی کردنی او پیسا کرمانجی کردا او پیسا لوری کردا خاصه اینه نه جا اینه که یاوای منه اکاتاس کرو کشکی ماما منه بلا مگر بیو با پاو ناسیونالیسم بیره کرمه هم چنی تاریخ که ماجا هم چنی بیای ماجا چنی کسی وجا و اینه سر مگیرو لی کردین ناز اینه سرش گرت لی کردین کرد ولی عایشان دولتش بی چون دولت اینه واسو ودلي كرد إيني قبول ما كرو إبرزون زمايا قبول ما كرو أنا قبول ما كرو يوشا ويش كرو ببيمانة أو تريجر إيني بأغاو رعيات قبول ما كرو وإيني يعني سوراني وهورامي وباديني إيني بوشي يرباسهني ومنيني شو كبراسي كشانة بيان برعيات بكسيتي إيني هر يوشا أوتونوما هر يوشا سر بخون هر يوشا نكوش بارزنان هر يوشا يعني كلتورة تايبتشن زمانة تايبتشن وقردي شو إنا لي الدنيا وانا كإنا دنيا قشتي إنا كردا جناسنا ورواني قصي بعار كريا يعني من خواكات يسار وقت ما مش ما جنگ زماني كردي كردي ما كريو جنگ كم ما كريو وش باسا أمان يعني إنا كأمان وإنا مجور كشا متى يبقى تيلاو بزور سكنيش كردي نقول مكان وإنا قصي ما مسا ورواني أسكرو شاوا ترسي معنا بو چون که لي وي معنا پیسه کردی يجي اگه انه قبول مکرد کار کس گری اگه کی قبول شانه کرده کاتا انه سر مگیرو کما چاش دست باش که دکتری پیش سلام نامی که زمانی استانداردی نا ذهنن اینا مشکنه و سلوش تو دینیش گوتن با کتک مبود چون که بسما شاهر کس با کتک مسلمان بود بی کتک کافر بود دست جور والله من سرنجي فري من ذكر دص الوجبونه او من دوير جارواتن بلا برادر بابا تكون دكتور عرفاني فلسفه وزواني شي هو سختا هي مومانا يعني كسين ابو فلسفه جوانا ابو رنگه فروچي وكا حالي نبو جهمان كاتنا فرو اتشي فلسفه وزواني ما شوشا يعني تواتني زانشت وزواني زوان اشناساينا لينغويستيكنا
چەپەوانە و تۆمەچیانی پێچەوانە مەر ئینە بە پەیوێش اینی یەکەمەنەوات ئازەرەکی نەمنان شاپەی فارسی چێوە چامنەوە وایە واتم ئازەرەکی ئتنیە تورکیێنی یعنی نەتەوەکە تورکە ئازەری ئتنیە جێ ئتنیەکە و ئانێش کە ئیسە تورکیانە هەن هاچەوە مۆدێرنە کە نامێژن یان تورک و کریان بە نەتەوەکە ئایج ئتنیەن دەبانە لاشن ئایجت نییەن پێنمونەی تورکمانەکەی لە گوڵستانی وانیشە سەقافەتی وێ شاهنشاهی ئایچی هەر ئتنیە تورکینی بەس واتم ئەوی تەر کە وێش کردن بە نەتەوە ئەتنیە تورکیە مێ بە زۆر کورد ماچۆ تۆ مەبووبی تۆ چۆن من پیمانەکە ناشم توش بی بە جەکاتێنە ئتنیەکە وێشکە هەن یعنی ڕامەڵ بە ئتنیەکە وێچش واشمی پێنمونەی بە ئازەری لووە کتێبێ بە ئازەری بە ئیملای عەرەبی تورکیانە هەفتەی وەڵین هەفتەی وەڵین باس و مەسە ئێرانی و زوان و هینی ئازەربایجانەکانن بارحاڵێتەرا فارس ئاکاتە ئتنیەکەش جا کردی چێوە چوات ماچۆ زوان سیستەمێەوە کودین پەیوەست نییەن بە مانایوە باسن بەڵام زوانە شناسایە ماچۆ زوان ئەگەر معناژ نەبوو یعنی هیچ تو چێوە ماچسە منی قسا کەرو ئەگەر شمنەیە و دێنە چێژ ماچوو یعنی هیچ مەواچ مەس ئینە قەڵامان گر کەس زانو یەکسەر بەرشتەویستن مەبەستمانە مامۆساگیان ئاخر دەین کرد بار بە وردە وردە جواب مامۆسا ناجە دوو ناجە عەفوا کەرێ ئینە مۆبایلە این موبایلە قسە کردەکەی من بەشەنجە پێکاتەوە ئامێرەکەی پاسن بەشە نیاجە پێکاتەکەیش قسە وزیشەنێ واتێکیش پامەعنا ئی زمانە کۆدیە ئی سیستەمە کۆدیە پێ ئانەی دروستیان چێویان لا منۆهرش گێرۆکە معنەکێنێ پێی تۆ پێی ئەوی تەری کاتە پێکاتەکە ژیلاقەش نییە بە معناکە من مەبەسمینە دێخاس يعني ستو ماشي درخت عرب ماشو شجرة عرب ماشو شجرة عرب ماشو شجرة فلان ماشو تري أرا ألمان ماشو فلان إنه قرص كودي سيستمي كودي جوازين إنه إلى قشانيا درخت كيو كينا لدنيا قوم إنه من تنا عنن بيكو ديا تو أقدر كروه كأ درخت يا ماشتنا حاضر كره تمام چێنە مەسەلەن هەم باس و فۆنیم و ئەلوفۆنی کرد کە مەسەلەن فەلسەفە و زوانینە هەردووی فەرقشانیە باسنیە واتماڵی و دێ و ئەڵا و ئەرا و ئەیا هەر ئات دەنگا کە جیاتی دێمێ فەرقشنیانە بەڵام دەیتر زوانە شناسینە فەرقشان زۆر یۆشا ئەلوفۆنە یۆشا فۆن مثلا إذا برا واتنا غرفة وروة أيانا كامشة يكينه دي فوني ما كان يي شيوة ماشي أيا ماشي الله ماشي الله ألو فوني يعني أي بس دي أي فوني أداء دي كنا فوني آخر ده أداء مانيا در بريء أكس ما واشو أداء هورامي ما واشو إيساج حيج هورامية وجنج ما ومتها واشو أداء غير أيا وأرا وأوا أني شامش ألا والله ألا بكارمي أيا بكارمي ألاش بكارمي بلام أداني حال الآن دري كردي كان هاتي دالي هنبيني بيا مثلا ما شو باركوا يراوه آخر زانو بس من ما شو إيري وقتنا الدين باركوا دراوه إيري تو كواتو ديفوني دي جون در براوكا من ما شو ديش فوني مني هذا فوني مني إينا در براوكيني هيش كام شاب في معنى كنيا إينا هردوي بيمياني يام چی واترش أخير واد مثلا دستبندی من فلسفه زوانی ماچون بلا من ماچونه فلسفه و زانشت و زوانی بالعكس ماچون مثلا ماچ دستبندی پی لهجه و اکسنتی و دایلکتی و زوانی هیچی وینی لا زوانش نسبه بلا فلسفه و زوانی انشام من اليونه حتى پی زانیاری برادرای مثلا اینا چی ون زوان پاسا مواجه اصلا بلا زانست و فلسفه وەڵی گرد و زانستەکانە ئاما زمانێک بێ زوان شناسای
سواچی پەلێ بێ یا لە قەیبێت جەزانست و فەلسەفەی وەلێتە چی دمایە و وردەی وێش کێشتۆ چەنە و وێش بە زانشتێەوە تازە ئەرمانە و چی وێش بە جیاکاری ماچەوە دەست وەش بۆیە والله يك ملاحظة أنا باسن فعلا أنا كمان ما تشوش هنا أصلا نكر شني زانست زماني ما بنجو رنجا ورش شاي ياجي شور شانايو برجع هاي كاش بس هنا روي مؤمن شو كي مؤمن شو يعني كل زانست عبارتها جا أرجومنت سازي توش ما أرجومنت أرجومنتي كمان في إبابته هنيم فربا يسترين شا أرجومنتا كا في المنيد ديسوسور هنيش في موضوع وأمانشي يعني كماشو أصلا أماجة بدر براوكش زانو ماشو هرجيرو هرجين ده لكي مدولكش كباسن يعني إنجاد ما أنا موضوع ديالكتيو يعني شا طبعا زمان ناسي كومالاياتين سوسيولينغويستيك شاهن شني ديالكتولوجي طبعا من هذا زان استكيب هر واتيني مو هر زان كونه واتيني مو جگانێک کە ئاگادارشان ئەوە ئاگادار و چێوە تازەکانە کە هەنی بەڵام جەڕاستین هەر تا حدودەیەک پەڕژ ینی پێسەواچی ئی کێشە ئەساسیەک بنەڕەتیە کە هەن ئەوەڵۆ دروستکریان بەڕاستی هەر بەبێ حەل منن بەزینە چێوێن واقعەکە وازۆش پاسە بۆ سیاست وازۆش پاسە بۆ ئازور و زۆرکاریە زمانیە وازۆش پاسە بۆ ئازادی زمانی چێوێن یا بەنامی ئازادی زمانی جەڕاستینە سەر کوتکردەی زمانی هەن زمانەکە هەن چەولاوەم لۆ زمانم پێ پارێزن کە یەک ئاخێوەرژمەنان هەن و هێندە سوورەکان کە ئاوی ژمرای مرۆ ئینەم پێ پارێزن و چەولاوە زمانێکە ئەدەبیاتێ بەرزش پەنەنیسیانەوە بە هێزا سەر کوتشکەڕۆمە بوو پەنیشەمانەکەی ئینە جۆرێن دووفاقیە ونێ چی پارێزنی چووکە تەرسی ژێنە بە دەسەڵاتەکەی ئینە تەرسی ژەنە پێ وەڕای نظامەکەی چێوە سەرکوت کرد ئینە گرت زانست و زمانی بەرپرسیارە چانەی کە ئی قەت و ئامە زمانی ڕۆژدا چونکە سیاست شەرعیەتش لە زانستەکەی وەرگرت و تۆ تا دەستکاری زانستەکەی نەکەری مەتاوی دەستکاری سیاسەتەکەی سکولی وەکەی تاوامە ئێمە دەستکاری زانستەکەی کەرمی ئاکاتە تاومی تورکیا ژناچار کەرمێ کە ڕابۆ و ئانەی یاوەنە کایی ئەتنی هەنجێت نییەکە ئا نەتەوەکە نیە و ئێمە دوێ نەتەوێت جیاوازێنی و ئائتنیە نێ چاگەیت نییە کوردی کەوتێنێ لێ جوگرافیایە ئائتنیە کێتەرێژی نێ چا جوگرافیانە و ئینەی ئیتنیەنێ هیچ کام نەتەوێت نیە و ئینەی ئەگەر تۆ ئینەی دەستکاری نەکەری ئانا هەرگیز حەل نەبوو چونکە ئینە سەر و ئی معرفەیە مەرزیانە سەر و زانستی ئەوروپی مەرزیانە زانستە کۆڕ ڕەوایەتی دریان شەرعیەت دریان پانەی کاچەوە پاسە ئاشوم ئانەی شەرعیەتشتەنە وەرگرتن تۆ بەڕاستیانەی خاسکەری پێی نمونەی چێوێ هەن ئایەتێوە شەرعیەت وەرگێ یعنی ئەگەر ئی ئایەتی نەبوو ئی کەسم ئینەی مەکەڕۆ چونکە شەرعیەتەکە شاوە وەرگرتن زانستیش یاگێتەرۆ شەرعیەتێ دنیایی و بەچێوەکە و ئەگەر ئی شەرعیەتە نەبوو ئارمانی مەکە وەروانێ شم دەستکاری سەرچاوە و دایپەنەکەی کەرمی کە زانستەکە وەچەوە دەستکاری ماکە دەستکەر و تاوامە ئینەی بەرمێ لێ مەجالە حەقلە ئاکادیمیەکەی بۆ دەستکاری زانستەکەی کەرمی ئاکاتە هەم تورکیا یا فلان یا فیسار هینە سەر دەستەکەی شەرعیەت چامەمەن و هەم ئانیش کە شەرعیەت چاچەنە سنیانەوە شەرعیەت وەرگێ وەروانەی دەستکاری کردەی زانستی هەزمە کەر و پێسەواچی چێوە خراپ و ڕەنگە لا ئێمە سیر بۆ پێی نمونە من مە و ماچوو دەستکاری زانستەیە کرد ینی ئینە زانستە تاقیگەین نەزانستیان کە من دەستم نەیەوە پەنەش بابەتەکەش زانستیان بابەتەکەشی نالێ وێ وێم زمانی نالێنێ وێم ڕۆژانە قسەش پەنەکەر و وێم تەماشەش کرد و وێم چەنەش کوڵیەوە وێم مە گردی دەسوێ من یعنی کابرا کەمێ عالمێ زمانین جەڕاستینە پێویستش بە تاقیگەن یا عالمە زمانی عالم و زمانی پێویستش بە زمانەکە مەژگیشە پێویستش بینەی کە ئینا وەردەشەنێ گر کەس ئەگەر گەرەکەش بوو زمانە نەشارازا بۆ بابەتەکەی نادەست وێشەنێ ئینا وەردەمشەنە پێویستش بەڕاستی بە هیچ شێوێتەری نیە پێی نەجە زمانی یاوە وەروانەی زانستی زمانە تۆ تاوی فعلەن واچی دیسۆسۆر تۆ غەڵەتەکە چۆ مسکی تۆ ئینە و چێنە ئەپاسە غەڵەتکردن زانست و زمانی تۆ ئینە ئیبنەمێتە غەڵەتەنێ کریۆ واچوو چی چونکە منی جوێرێ کەرووە من هیچ
شني موضوع كيملو ومن قول بينا وشنا هاي شرع إنه من بيدش كلامي خو تشكوش هذا يعني عثمان وأردنش ورو أنا هنا شو مع سعيد وكمن تاو إنك والله عفوا كردي من والله شو زان قالك مع برشي وهن يعني باسش كرو بيني برشي وهن عسايش كرو شو كأنه دكتور ناجحي راسه اینه كمان ما شوش زانستكي ورشان ايده زانستكي ورشان هو يعني زانست زوايا ورشان بلا زانست نوع تمام دەس وەژبوو من خاز یاوانی نەجە دەرسەکەی و فرم پنەوەژ بێ بەڵام هەستکەر و کۆتینانە ئانەی تا ئیسە فێرەش بێنا و ئیسە کە هورم گرت کۆتینانە بێن و مەزان چێوی ها جوینانەوێ چنەنە مەزان و ینی فکرم پێچیشی بلۆ کامی بەڕاز بزان و چنی پتامێ ینی چنی هەرمانەکردی و سەر و ئینەیە بەرەو مابەرە و ئی فەلسەفەیە کە جەنابیت باسش کرد باسە کرد دووەم وانەیە باس و پارێزنای زوانی کردەوە یعنی من بەنسبەت ومە باوەڕم پانێنێ حکوومەت نمێ مەسەلەن زوانی دەسەڵاتدار نمێ زوان و من پارێزن و من شە وێم زوان وێم پارێزن وڵاتی مەسەلەن سە ئەڵمانیایەنە کە من چا گۆری بینە چا زاوڵەکەم گۆریم کردینی یەکەم ڕوو کە زاوڵەم بەردەنە دلێ باخچەی واتەن شاب بە زوان تکایە بە زوان وڵ قسەکەرتن زاوڵەکە بە زوان و ئێمە قسەی مەکەرێ زوان و ئێمە بازە پێوێمە زوان و وڵ فێر و زاوڵەکات کرێ ئێمە شێگە هەست کرد و ئاحتیمامەیە مەڵێمێ بە هۆرامی بە زاوڵەکامە غەڵەتەکەی شاپێ ڕاستی مەکەرمێ گرنگیش مەڵێمێ پنەیە یا لانی کەم هۆ با زاوڵەکی هۆڵدا ینی کە بزانە قسەی کەرانی بزانە بنویساچ کێشەشان نییە چونکە خوێنەواریەکە فێری بێنی من پێوەم زاوڵەکەم بە هۆرامی منویساچنیم هیچ کێشەشان نیە یعنی گرنگ نییە بە سۆرانی بە پیتی عەرەبی بنویسا یا بە لاتینی بنویسا گرنگانە زوانەکەی میانە بە من پاجۆرە دەسەڵۆژ بوو وش کە تۆ مشکیلە و بی مشکیلەکە یاوا بن بەس وەفعلەنە شۆم زانی خەلەلەیە کە دەستدا خەلەلەکەی چێوێ گرتە پاسایی تر تێکی بشە ینی وەفعلەن شۆم تێکی بشا و دواتر بیناشان کردەوە طبیعی فرۆ جاری بڕە مەسەلانم پێ من هەر قسێ کرد و کەسێک کە گۆشت گێرا هەست کرا مەشرا شڵەقای شڵەق ینی کۆمەڵی شێوێ هەنێ کە ئیتر بەس ئینە بیرۆکردن فعلا بیرۆکردەی ئەشم ئینەی کرد و ئێمەش مەوزوعەکەما یاوان بن بەس واشۆم دەستکاری چێوەکەکرد و پێینەیە دەستکاری چێوەکەش کەرمێ ئاشڵەقایە شوڕۆ بوو بەنسبەت و پارێزنایی زمانی زوانی ئانێ جەراسی ڕەبتا زینەی وێمە هەورامی چەند زینە بی ئانە کەس مەتاوە ڕاگری کە ڕۆژانەی زمانەکەیش پارێزمە یعنی و ئینەش کە کریانە زینەی وێمانەی سێکە باورامی دەستکریان بەنیستەی و شاری تازەی مۆدێرنی هەورامی منیسی و ڕۆمان منیسی و ئینە وەرەوەرەی جوڵە ئەسکەر و بەرەوەڵێ بوو ینی ئانە نیا کە گەڵوەتمە وازمە کەروینە چێوێ کاتی بۆ پێنمونەی پێینەی تۆ تەقلید و ئەویشا کەری و توژواچی هەن و ئانە نیایانی وێ بەکەم زانایش ئانەن کە زمانەکە تۆ پەشتی شۆ ئەدەبیاتێ بەرزە وەک تۆ نەک ئانە تۆ تێکستی دینی چ دەرپا تێکست و یارسانەکە کە بە هەورامی نیسیان هینە گەرینە پشتی تۆ وەروانەی فعلەن تۆ مەتاوی کە بە هەورامی نەنیسی هەنی مەتاوی شێوێن کە تۆ تەماشە کولتورەکەی کەری ئینە پاڵۆپۆ تەژیعت کەرەوە کە تۆ سەوای پێنمونەی ڕۆمانەکەیت بە هەورامی بنیسی شارەکات بە هەورامی بنیسی وە شێوازێ فعلەن شاری تازە دروست بێن کە من کاتوێش نەوەکانەکە ئاکاتە مامۆستا جەمالیش برە شاری تازەش بێنی هەر بە هەورامی بێ یا بە سۆرانی بێ بە سۆرانی بێ بەز ئاکاتە من محاولەم کرد بە هەورامی شاری مۆدێرن بنیس وەستم کرد زمانەکە مەکردی مەخشوو ینی هەر فعلەن خۆ پێی شاری نینیش واشمێ ئانێکە نیسیانە کێش و پەنجەی زمانەتر دروستی ینی نێرومێکە لێ ئینەکەی نەنیە لێ زمانی شاری نەنیە ینی دەستکاری نەحو کریان دەستکاری سینتاکسی کریان دەستکاری وشا کریانە تا ئی زمانە ئەدەبیەت ژیاویان ینی کەسێ پێم وونەی سۆرانی تاوە زمانە ئەدەبیەکەی فێر بۆ بەڵام بەەوە فێربیە زمان و ئەدەبەکە مەتاوە زمان و قسەکە لەگەی
صفة وموصوف شنو بريئنا طبعا جاب فعلا اشعر تازي كوانينمو يعني مراعاته نيروني كريان ومراعاته يعني إني كريانوش شعر تازي ما شو كردن شافر جوانا لامو بلا مسكرو إنه يعني بسواتشي با أدبي كردي زماني قصة كرده كيمان بس فرق رنجا كريو ومن بنام باسن يا زمان أدبيك إما تاومي كرمش بزمانو نيستي أنا زمان أدبي كلاسيكا زمان مودرن كدروز وزمان أدبي كسر وأساس زمان قصة كرده كيو دروز واشون باشكل دروز والله مش فاهم زوجي شو نه كنيسة شو خلاصي أنا حقيقة شو نعرف من زماني بوري هر قرانين يا ماوسا أنا ويش أصلاً زمان تانيها زماني أدبي إيمة أو راميك جاب ينجز زمان وقصة دايما كبر زماني هني فعلاً زمان أدبيك شاجيان زمان أدبيك دسكاري كريان يعني هر نقصة كردكين شو كقرانيش واش يعني كرماشاني هذا زمان يقصي ما كراج راسي أنا كأدبياتك إيش بدنا نسيان يعني أنا بغلطي أميني ما شاينا قران أنا قران يعني أنا ورامي كان دزوشي من بنام خاص به هر في محاضرته من شكور رمبو راسك شنك كمله شيء دواتي فرج جوازي بيني فر قصو شيء جوازي جور جيريني يعني تو جرك بودي شيء ورشاني و ما يرشوا تو ظاهر يرشوا يكم واتو معناه جا كردو دوم وات قياس مقياس واسمه قياس معيار جا كردو واتو معيار دياري كريامانيا هيك ما كريو بمعيار بيوتري يرم نواتو معيار دياري كريامانيا ايش بنو ما تشكو نواتنا يرم قيمه بها هیچ کام بەهاشانە جا هەر ئێرە چێوێتە سانێ وەجە هەر چێوێ ئیتر تاوی چکۆنە گەمەش مەنەکەری بە گەمەش ئیجازەم سپەنەوە ماچوو چکۆنەواتێنێت ئەساسۆ من ئیچێوە من نەواتێن یەکەم باس و معنای دوات معناواتم معنام لا نەبردێنە من واش و معنا هیچ چەنێنە واتەنم معنا ئانەن کە جەڕاو ئی سیستەمە کۆدیۆ واڕیۆ بەڵام معنا بەشێ نیاجە سیستەمە کۆدیۆ واتو معنا باش يعني نجا هنو زوانكي اي زمان سيستم كوديكن سيستم كوديك زمان زمان بيشي روز كريان بي يا وناي اي وينا اي نكينا مشغول من بيتو ورو اني اي نبش نيا معنى كيف باش نيا بامن نمونه ونوت في بارو يو فرماوات نويستي ستاندار مانيا ما وصار شوقي كواتش فانا تو بنواتي مزماني ستاندر إنا ذهننا كزمان ستاندر ذهننا بقبولا كواتا يا سكت شينا ذهننا واقعا مثلا والله ما يتوك تشني مزني شرج بعد أجر جا باسبو جماعته جوار ما أشوار في تشابه شيء زيادة كردي شيء شان نويستي أجر قرار بو يا سكت ذهننا باو شوار شوي ذهننا باو ورواني سنور بندكي كساعات باس سنور بند يمكن سنور بندكي تيبار كرو غير سنور بندكي تيبار كرو كسنور بندو دنگكي شكين تيبار كرا كتبو بفوني متمام تو هيك شو انا واتا غرفوني انا جالتر باس اسم نار اماوا من باسو انا منواتن غرفوني واتم ايا الله أنا دواتر من بنام خاصة بي كوري من إيش كوري فون إجنا ألوفون يعني بصعبة چونك هاي يريشي وكي يعني بوردي من قوشم چنجي آخر أنا ما چيش كورك يعني سر وشي وكاو مني چونك من باسم نوادن كتو ماشي نويسي أنا خاصيش بعدين قر جيريان نا من وين زانو چشون واتن زانو أساسو يرو كردكي چشا بس من باسم نوادن باشكله من واتم إني هيج كام شام متى وميواش ميفوني ما قربان إما يكم جال بس معايير يكم جال معايير وأرض ما باباور من معيار ضمان وجودة يعني شيء عالترين بو تو ما شيء بنشي وهني بزحمة يني كده بمتر تو إنتنبو شيء دنبو كبجورة جورة كتوحيد وقياسي كرو تو بشي يعني
ڕەنگی سەوز یا سوچەنە پەیچینر یانە لە یۆشاپەی دووە یۆشاپەی مردایی کی دیاری کردێ ئەگەر وێ ما دیاری نەکردێ با کی وات سوور دیاری کردیۆ کی فەزڵ و سووریش دامە لەرە ملی سەوزیرێ کی وا دینە خاسا کاتێ مەعایر ما ورشان هەوا ئیشاش ورشان مێوەی بەڵام کاتێک کە چیوەکی هێنێ و تازە نریێنێرێ ئێمە زانمێ چەند و ئارۆ زوانی هەورامی بەپاو ئامەقاییسا هەن نەک بەپاو ئانەیە من دەست کرد و تەفکیک و چێوەکەی جەمەساڵح و چێوێوەنەکە چەنین ویرکردەیە منەوە سەهلتەرە بە مەسەلەکەی هینن من ماچوو دیای دێکی ئەوەڵەوە دێنێ درێ ڕاستەنە بۆ بە مڵیە و ئی دێنێ من و ئاپیا و فلان و فیسار باوەڕ ماپاسەن دێنێ پی بەڵگەیە تۆ ماری تەفکی کشکەری تۆ تەفکی کشکەری ماچی ئەسڵەن بەها مقیاس فۆن ئیچی وێ کە نریێنێرە ئاڵی نیێنێ ئەش وێ ما دێنێ ماپەنێ مەشگەکە ئی ناچێگەنە دێ ڕەنگە چشمەم پێ مەکردی پێکەواتە ڕێ سۆرانیت ڕێنێ ئەسکەری وریشگەرمێ پێی شەوێ وەتەری باکات و ئاشانی ڕێکێش ڕێنێ چی چونکە ڕێ ئەوەڵەوە وەچیۆ ڕێنێ ئینە من واتم ئی مەوزوعە وەزمێژنەوە ئانەی ئینە نییە ئینەی کە من باسم کرد چێوێت تیۆرین ئیلاقە شەورامەکە یۆ نیاجارێ ئینە چێوێت تیۆرین منی تیۆرە چێوێت تیۆرین باس کرد تۆ ئامانی لێ مۆزوعەکە کە من جارە هیچ تاکو باسم نەکردین تۆ تاوی مەوزوعە تیۆریەکەنە واچی ئینە ئەپێسە نییە بەڵام من باس و هەورامیم نەکردم من هەورامین پێسە نمونێژە ئاردەبەوە پێی تیۆرەکەی نیشاندای ئاچیەوە تیۆریە یاردن کە ئینە تۆ مەتاوی نمونەوە پیمیاکەری بە پیمان ئێمە گەر پیما و پیمانەمان نەبوو یانێ چێش من واتەنم یانێ کۆمەڵگایە دکتۆر واتەنم پیمانە و پیمیامان نەبوو واتەنم مەبوو پیمیاکەری و بە پیمانێ ئینە دوێ چێوێ جیاوازێنی ئەگەر پیمامان نەبوو پیمیاچمان مەبوو ئەگەر پیمیاچمان نەبوو پیمامان مەبوو قەدیمی واتەن هەر کاتێ ماچۆ هەر کاتێ بەزاز چێوەژ ورە دەبێ گەز با تو قماشت کرد کاوەتری چەرمی گنۆ قەفەز مەداچی بە چانە مشکلەمانیسە من تو مشکلەمانیاسێنێ من خۆنەواتەنم پیمیان و پیمانە نییە واتەنم لێ زانست و زمانینە پیمیەکێ کریێنی بە پیمانە پیمانەکە مەبۆ پیمیا و زۆریاگی پیمانە یاوینێ بەڵام وەختەکاری کە تاوات دیت جەودێوە باڵاش بێ بە حەقیشی بێ لە بۆ مەنسوور ئەنە الحەق حەق نییە منیش ئانەیە ماچوو مەجنون نازی لێلایی بکە هەروانەی پیمیا مەبوو وێژوە نەبوو بە پیمانێ گەری پیمێوە مەبوو وێشکەرەوە بە پیمانێ ئینە نەگرفتەکە وێمە منی ژنانە چەندی توانێ نا ئاخوردێ کەواتە گرفتی پیمێوە هەن وێشتاوە کەرەوە بە پیمانێ پیمێوە هەنی وێشکەرەوە بە پیمانە گرفت ئینەنە بەڵام مەکریۆ تۆ جەهەمان کاتێ نەبوونەوە ئیری وە پیمانەش فڕە دەیجوبەت پیمانم فڕە نەدان من سەعاتێن باس و پیمانە پێکرد پیمانە دێت مەکری و بوونە و دکتۆریان چونکە من پیمانەکەم باس کرد پیمیاکەشم باس ئینە پیمیەکێنی ئینەش پیمانەکەن ئیتر من پیمانم فڕە نەدان من هەردوین باس کردین تو گەرەک تاواشی بە من پیمانە و فرەدا معنا و فرەدا ئینە و فرەدا ئینین فرە نەدێ ئیجازە دە ئێمە ئینایمێ دۆخێوەنە پێسە هەورامی یەرێکی وێمالا سەف هێنێ نییە یەرێکی وێمالا ڕۆشنێ نیەنێ واشت ئاخینە چی لاقەش بە منەوەن ئیسە من باش هەورامیم نەکردن باشێ تیۆریم کردن هەورامی ناچ وەزعێنە خەریکا چێش سەر بێ ئینە مەوزوع نییە ئیسێ من باس هەورامی کردمی نه سەوای ملمێسەر و مشکلەکە و هەورامی من گەرمە ئەساس و ئانێ ئێمە سەر و چه ئەساسێ تاومێ واشمێ ڕێ چێشەنە و دێ چێشەنە و فلان کێشە من ئی ئەساسەمە باسکردن هي اساسا بيقدر زمان ابوي لا قش دكتور يعني هدف اخير قسمنين كاتي تو تركو كاتي تركو كاتي فشلوا معيار دي فشل جار دبي دوام كاتي
گێڵایشونە و معیارێ تەرسایجت بێ معیاریش ئینەیتر ڕێک ڕاستەوخواچە بێ زەحمەت آخر من نەتەرسانە معیار بوو نەخوانا معیار بوو نەخۆ ینی نەئینێنێ من باس معیاری کرد فشل و معیاری نیشانەدار لێ بابەتەکانە قوربان بەڵێ وەڵڵا من واتم ناسیۆنالیزم دکتۆر من واتم گردی باس و معیاریش کرد معیار غەڵەتە فشل و معیاری هەن ترک و معیاریش ضرورە ئەی چێشما هەن فشل و معیار من باسی چی چارم نەکردن واتەنم چێنە پیمیا کریان بە پیمانێ بەڵی لە پرسیارم بێ باس و ئینش کە جوان و نەتەوە ئەسەن مەسەلەن نەتەوێەوە دەسەڵات وڵاتەکانی پەیوەندیدار زمانێ ستاندار زۆرە ئی زمانە ستانداردە زمانێ نەتەوەین فەرماوەتان نەتەوەی نییە هەر زمان و نەتەوەی نییە زمان و نەتەوەی نییە ئەگەر نەتەوە جەڕاو کۆمەڵە زماناوەیە گزارشەوەش کردن کە گیان و نەتەوەی پێویستش بە کۆمەڵی زمانی جیاوازێنێ کە زمان و ئەتنیەکانی تا تعبیر جەوش پێویستش بە کۆمەڵی هوەری جیاوازێنێ تا تعبیر جەوش کرد پێویستمان بە سیار چەمانەی هەن و پێویستمان بە حەیرانی هەن و پێویستمان بە ئینەی هەن و ئینە گر کۆمەڵی ڕەنگی جیاوازێنی ئینە ئتنیێنی و نەتەوە نییە کە یەک ئتنی بوو نەتەوە ئیلا ناشون کۆمەڵی ئتنیە باجانەتەوە نەتەوە یۆبیەی ئازادانەی کۆمەڵی ئتنیان کە بیە و هاوجیانێ باوە کە هاوجیانی بیار یۆشاعە جیانەیە بە پاو ڕەنگەکە وێش ڕەنگەش مۆپەنێ وینە ئیسە کورد لە جڕاستینە کورد ینی نەتەوەیان کە نەشیوە خاصە ئەنا ناسیۆنالیزم گردووی پرۆسێشە شێونە چونکە ئتنیەش بەرز کردووە بە نەتەوە و ئەوێ تەرش فڕە دێلاوتەوە من دەزوەشی منجە دکتۆریا بەتە چەند ساڵە چێواتە پێوەرە نیشتێن مێرە پەنە مۆشە کە ینی فاڕایەوە فرە فراوانجە کۆمەڵێ بابەتانە بە دیمە ئەرێنیەکەش جە تۆ نەگەشەشکردن کە من فرەکەیفم پەنەژەمە بەڕاستی بەس پسە دوێ چێوە کە گەرەکمە هەن سەرڕاست کردوام تێبینێت سەر و بابەتەوە تاریخی کە وەڵتەری باست کرد بەڕێزت فرە باسچانەی کەری یان چنیاگەوەنە باسەجا دەستەواژە زانستی و ئەوروپا یان زانستی ڕۆژ ئاوایی کرد جا ڕاستینە ئانی کە جەخەر بەنە پەنەژوچیوە زانست نییە ئەنە هەڵێوە میتۆدی ئانەی ئارۆنە دنیا و مۆدرنی بەرۆ ڕاوە ینی هەرچێ و جەوهرێەوە وێژن بەڵام چی جەوهرەیە کەوتن واتە ئانی جە ئارۆنە پەنەژ مچیۆ زانست نییە زانستگەرایە زانست چێوەن زانستگەرای چێوەن پیشەسازی چێوەن پیشە سازگەرایی چێوەن نەتەوە چێوەن نەتەوەگەرای چێوێتەرە وەی لە ئاخری بابەتێ تەری بەڕێزدار کتێب و نەتەوە کوردەکەی چاگەی چەنەر ئاماژەڵداپانێ کە باسچانی کەریچەگەی چەنە واتە جاخیرەنکە زانست و جوانی تاوە ئاراستە و سیاسەتی کەرەوە سیاسەتی سەرڕاستکەرەوە بەڕاو من وەڵتەر جم قسەی ماکردنی چابارۆ بەڕاو من ئی بابەتەیچە پێچەوانەکەش ڕاستە ئانە خود و کایی سیاسین کە تاوە بەڵام مەبەست ماجە سیاستەکە سیاستەکە شەرعیە جەزانستەکەی وەرگێڕۆ بەڵام مەبەست ماجە خود و سیاسەتی چێشە ئایا سیاست جە گۆشەنیگا و سیستەمی دەسەڵاتداریۆ کە ئیسە بەڕێست و تەمام و نەک ئینسانیەتی تەمام و سروشتیچ گیرۆ دەبیان دەستۆ کە چەنی چێوێشە شێونێنەوە بەرگی تەرشکردنی بەریان سیاست واقعی سیاسی نەک سیاست واقعی سیاسی واقعی کارژان کاریگەریژان سەر و ئانەی کە زانستەکەی پێسێ باکانی بەڵام چێوێت کە ساختە بۆ ینی واقع مەبوو کە واقع چێوەوە حەقیقین حەقیقەتیش ئەبەدی و ئەزەلیە ینی مەفاڕی نا واقع حقیقت نییە واقع ئانن کە هەن ئانن کە مارەسە کردی و بەغەڵەتی مارەسە کردی و یا بە ڕاستیە واقعە ئەرێ بەڵام هینە جە بەرەنجام چێوە حاڵ من مەلوئاگە تێبینەکەی دەریشەمانەوێت کە بەڕێزت باسڵشانەی کە کەجە سیاقی تاریخینە جەوەڵی ئانەینە نوویستەی بۆ زمانی دەنگیە پاسەنە بەڵێ بەڕام من ئینەیچە ئشکالێتەشن پاجۆرە نییە ئەگەر تەماشە کردمێجە
تاريخ أنا كزانستو أركولوجيا وانش بنا يومين زوان كجد لي كمالجو إنسانيتنا قشكروا زمان وهمايا زمان وهمايا يعني هلا إنسان دلي مركانه جيانش كردن بله هما خاصة كم من زيان أرتشيهم ديان أمانة وسرو ديوار ومركاوة رسم بله إنا يومين وتشني ويش إنا هنرو أنا سيستم وينك يشانش أنا سيستم كوديني من بس أنا ما كك آخر سيستم كوديني أنا بس سيستم كودي كده ما شو زمان وأخوتني بس سيستم كودي شاني زمان ونستي بس سيستم كودي تري واتم نريتو رزبيكي جزمان وأخوتني ورجيريا يعني والله إستون وهي ما كان شربت أجنيا بأخوتني كده يعني شوي أنا وهي ما كان نعمل يا آخر من زين ما بين من نريتكش يا كودكيش نامني تو رسم كري رسم كشتيو إنيا كود كاري نا أستاذ سني أكا تأثر دمنك إيه ما كريان أرنيشتي دلي مركا زانان شاك برو أنا كلواني برو مركا وزانان شاك تشيش جزاريو برو مركا يعني نزمان حال يعني وإنا مجوا دور ودرج إجا قناخو دومي أمانك زمان جوليا وزمان جولي تشني تابع أرو هنرو شوكاري واتو شانوي تشني هنرو سينما جاردن وشوني شارع زماني دنجي دروز بو كتشنيش من موضوع كم تاريخينيا من موضوع كم آنن بينو بسور كم روشنيا بينو زمانو أخوتني تشني زمانو نيستي من شو كم حصر كردن شي دوانه إينتو كزمة عواشم بنا زمانو أخوتني أنا كقسيش بنا كرمي دماغنو ولا يعني زماني نيستي بين إنجاز زمانو أخوتني شي كاننيا زمانو أخوتني هن زمانو نيستي شوني شرم زمانو نيستي ربطش بأخوتني زمانو أخوتني نقد زمانو نيستي ودن زمانو نيستكي مارو نريتكجمو بزمانو أخوتنكي دماغي زمانو أخوتني موشو بنيستكي شي نني من إشكالات مني أبسور كم روشنيا وقت يعني أنا من نينا تاني بلام تاني جاد دريدا كتيبشان حد تايبت سرو أني بس من كدرك شاساغش كروه واتشو تنا داني من يو باهين فونوس سنتراليزم يورو أستاذ من خاصة أنا كعلى أساس رسول وطن زمانو سكردي ولا كوتن من زماني مستيره أمان ما شو من ساقش كروه كزمانو نستي ولا كوتن أنا أصلاً أقام شا عزيزين يا بابا مقارك ما جارنا تشيش ما شو براوم هنا بابتو برسو ديالكتيكي تشيز باسكر برزة براوم أنا كهان جدلي سروش دينا جدلي طبيعتنا وحتى ولا أنا ككيشة دلي سيستمهم كمالاتنا كجنگو الرجازي دست بنا كرد ماتر جنگو چيناتي تابع أرو دريج بيانو ولا إننا هر شيء ك بيو ماديش بو بيو معنوي تشان وهيد شيء نمادية نمعنوية شن الرهندي ماديجا أن أيديالي تشان نقطة سريعة دسوش كلمتي والله من دجوشي مع شيء كان مني عشان بابت فوجنا بابت فلسفي مارانية قصة تيوريا نظرية بهم معنا والله أنا مهن ما شو ريو دكتوري شني زمان وستانداري تشا ده صلاة هاي حزجهن كزمان ستاندارد جاك دوستان بو فرولا تدرفت شادان كمان تواتيها كهني يا زماني كهني تدرفت شادان واش مي هاو باريش اگر او بزماني بشوانا والله تايسه تاوات شو هیچ درفته نده يعني مثلا ريو جناب دكتوري چی باره والله ستاندارد جاره في كردي جله كردي نسر بيه ستاندارد اگه کای ترینه موضوع اورامه کی جوده تایسه کردن ما خاصه باز کرو توی ما چند زینی بیمی آنش حکومت ناچارا گوش ما بودن اینه دورشون ایتر شو هنا فعلا عسكري نحقيا شان كلام ولا مكي وحكمتي كنا بلا مشكله كاننا اورامي وما كحزبيني ودا صلاه شان وفلان في ساراني نشايه شي شاكر يعني هنا وزوتر وزياده بيدرس حيوانه اللي مكتبه كان وهستيش كروار فعلا هنا رشم كريو اروبو يا سوايبو هرشم كريو
و چاوە تۆ سریانیەکە پەروەردە و پێکردنەوە چێوە نمازی دەرسێ بۆ ئینە تۆ قبول بی ئینە هەردوو ژوانەی نەیانی تۆ ئینە لێک جویە گەورن بەکردێ کاتەکە فرەش خواینە مان نایدێم بازێتر